دوستان ئێوارە باش و بەخێر بن بۆ دیداری ئەم ڕۆمان دوای ڕاوەستانێکی زۆر دوومانگە و نیوە دیداری ئەم ڕۆمان تەرخان کراوە بۆ باسێکی تەحلیلی و تیۆری بۆ فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستان بەڵام باسەکە گەرچی لە چوارچێوەی تیۆری و ڕاوەییە بەڵام هاوکات زەمینەکانی لە هەرێمی کوردستان وەردەگرێ و شیان دەکاتەوە بۆ ئەم باسێمە میوانداری دوو بەڕێز دەکەین دکتۆر عومەر نورەدینی کە لە باسەکەی خۆیدا پەیوەندی نێوان حیزب و دەسەڵات سیاسی لە هەرێمی کوردستاندا باسێکی هەیە لەسەر ئەوە و چۆنە کە حیزبی سیاسی و دەسەڵاتی سیاسی چ جۆرە پەیوەندیەکیان هەیە لە هەرێمی کوردستان ئەوە شی دەکاتەوە جۆرێک لە بەراورد دەکات لە نێوان ئەو پەیوەندی کە لە نێوان ئەو دووەدا هەیەواتە حیزبی سیاسی و دەسەڵاتی سیاسی لە کوردستان و شوێنەکانی تر بۆ هیوایە کە بگەین بە نەتیجەیەک لەوەیاندا دووەمیان باسی دووەم کاک سەرۆ دەیکات کە باسەکەی تەرخان کراوە بۆ کتێبەکەی و لە کتێبەکەیدا هاوکات نووسیوتی کەم کتێبە لێکۆڵینەوەی لە هۆکارەکانی وەستان و چەقینی گەشەسەندنی گشتی هەرێمی کوردستان لە کتێبەکەدا نووسەر دەپرسێت بۆچی شۆڕجێرانی فەرمانڕەوە توانای تێگەشتنی بنەماکانی گەشەی هەمەلایەنی کۆمەلگایان نەماوە اینجا لەسەر ئەوە باسکەی خۆی پەرە پێدەدا ئێمە یەک چارەک دەدەین بە هەرکام لە میوانە بەڕێزەکان قسەکەرە بەڕێزەکان اینجا دوای ئەوە دەرگا دەکەینەوە بۆ گفتوگۆ ئینشاءالله لە ماوەی 2 سەعاتدا زیاترە هەمووی کۆتایی پێدەین زۆر سپاس ئێوارەتان باش زۆر سپاس بۆ کاکسەرۆ بۆ برادرانی ئینستیتۆ جارێکی تر ئێمەیان کۆ کردەوە قسە و باسی ئێمە لەسەر پەیوەندی نێوان دوو متەغەیر و گۆڕا و ڤاریابڵ دەبێت کە حیزبی سیاسی لەگەڵ کیانی سیاسی دەسەڵاتی سیاسی نمونەی هەرێمی کوردستان و حیزبی سیاسی کوردیش مەبەستمانە قسەی لەبارەوە بکەین هەڵبەتە ڕووکردن لە حیزبی سیاسی کوردی وەکو دەروازەیەک بۆ ئاشنابوون بە ژیانی سیاسی گەلوونەتەوەی کۆمەلگای کوردستان هاوکارمان دەبێت چونکە حیزبی سیاسی کاریگەری لەسەر سیستەمی سیاسی هەیە کاریگەری لەسەر سەقامگیری سیاسی هەیە کاریگەری لەسەر پەرەپێدانی سیاسی هەیە هەروەها لە زۆر ڕەهەندی تریشەوە کاریگەری هەیە و لێکەوتە و دەرەنجامی ئەو تۆ لەگەڵ خۆی دەهێنێ کە بۆ ئێستا و داهاتوومان خاوەن باخی زۆر زۆر گرنگە لە قسە و باسەکانمە هەوڵ دەدەین کە کەمێک ئیسیفادە لە میتۆدی بەراوردکاری بکەین بە لەبەر چاوگرتنی کات و شوێن هەروەها ڕۆچوونە ناو هەندێ بابەتی ئەوەی کە پەیوەندی بە بەراوردکاری هەیە کە توێکڵەکە بشکێنین لە چوارچێوەی شکڵدا نەمێنینەوە گەر سەیری حیزبی سیاسی کوردی یان کوردستانی دەکەیت لە ڕاستیدا هەندێ خەسڵەت و تایبەتمەندەتی هەیە کە جیاوازە لە هەندێ ڕووەوە لە هەندێ لایەنەوە هاوشێوەیە لەگەڵ حیزبی سیاسی مەسەلەن لە ئەوروپا لەگەڵ وڵاتانی دەور و پشتیش بەڵام لە هەندێ ڕووەوە بەڕادەیەک لێک جیاوازە کە دەکرێت بڵێن حیزبی سیاسی کوردی مۆدیلێکی تایبەتە بەخۆی هەر بۆ نمونە تۆ سیر کە سەرهەڵدانی حیزبی سیاسی کوردی پەیوەندیەکی زیندوو کەموێنە و سەیری هەیە لەگەڵ جەنگ لەگەڵ بە تایبەتی جەنگی نێودەوڵەتی و هەرێمی ساتەوەختی سەرهەڵدانی کۆمەڵە و ڕێکخراوە سیاسیەکان پەیوەندی لەگەڵ جەنگی جیهانی یەکەمەوە هەیە هەروەها ڕاستەوخۆ لە دوای جەنگی جیهانی یەکەم حیزبی سیاسی کوردی سەرهەڵدەدا لە باکوور لە باشوور حزبی خۆی بوون دواتر شۆڕش هیوا ڕزگاری
تۆ سەیری کە لەگەڵ جەنگی جیهانی دووەمیش کۆتایی پێدێ مەرحەلەیەکی ترە لە سەرهەڵدانی حزبی سیاسی کوردی پارتی دیموکراتی کوردستان و حزبی دیموکراتی کوردستان دواتریش لەگەڵ پەرەسەندنی جەنگی ساردا ژمارەیەک لە حزبی سیاسی تر سەر هەڵدەدەن لەگەڵ کۆتایی هاتنی جەنگی ساردیشدا و لەگەڵ دروستبوونی قوارەی سیاسی هەرێمیشدا محەتەی سێمە لە سەرهەڵدان و لە لەدایکبوونی ژمارەیەک حزبی سیاسی تری کوردستانی ئێمە دێینە سەر کرۆکی بابەتەکەمان کە بەراوردێکە لە نێوان حزبی سیاسی کوردی و کوردستانی بە تایبەتیش لەگەڵ حزبی سیاسی لە جیهانی دیموکراسیە بەڵام بەڕێستان دەزانن پەیوەندێکی ڕاستەوخۆ لە نێوان حزبی سیاسی لەگەڵ دیموکراسی هەیە هەر لە دایکبوونی حزبی سیاسی بە مادام مۆدێرنەکەی پەیوەندی بە ڕۆژئاوا و شارستانێتی دیموکراسی و قسەیەکیش هەیە کە زەحمەتە تۆ باسی دیموکراسیکەی بەبێ حزبی سیاسی با بینە سەر بەراوردکاریەکە لە ڕووی لە دایکبوونەوە حزبی سیاسی کوردی لە تەرتیبی زەمەنی لە دایکبوونە دەکەوێتە پێش بوونی دەوڵەت و قوارەی سیاسی پێش ئەوەی ئێمە دەوڵەتی کوردیمان هەبێ پێش ئەوەی پەرلەمان و حکوومەت و قوارەی سیاسی کوردیمان هەبێ حزبی کوردیمان هەیە تۆ سیر کە بەڵام لە ئەوروپا ڕێک بە پێچەوانەوە ئەوە حزبی سیاسیە لە پەرلەمانەوە لە دایک دەبێت حزبی سیاسی لە ئەوروپا جەنابتان دەزانن مەسەڵەن بە تایبەتی نمونەی زیندوو لە بەریتانیا ڕێک لە ململانەی ناو پەرلەمانەوە لە دایک دەبێت واتە دەوڵەتت هەیە دەسەڵاتەکانت هەیە مؤسساتت هەیە سەروەریت هەیە لە هەناوی کیانی سیاسی و دەوڵەت و پەرلەمانەوە حزبی سیاسی لە دایک دەبێت لە مۆدێلی کوردی ڕێک بە پێچەوانە ئەگە بەراوردەکە ببینە ئاستێکی ترەوە جگە لەوەی حزبی کوردی پێش لە دایکبوونی دەوڵەت و حکوومەت و پەرلەمانی کوردیە ڕێک ئەوە پەرلەمان و قوارەی سیاسی کوردیە لە حزبی کوردیەوە لە دایک دەبێت زیندووترین نمونە یاسای هەڵبژاردننی ژمارەیەکی پەرلەمانی کوردستان کە بەرەی کوردستانی وەکو بەرەیەکی حزبە سیاسیەکان ئەم قانونەدا دەنێت و لەوێوە قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان لە دایک دەبێت ئەم شێوە لە دایکبوونە سەردەکێشێ بۆ کۆمەڵێک لێکەوتەی ئەو تۆ کە تەنها لە مۆدیلی هەرێمی کوردستانە دەیبینینەوە حزبی کوردی چونکە پێش بوونی دەوڵەت بووە فراغی دەوڵەتی لە لای ئینسانی کوردی پڕ کردوتەوە کەواتە لە مۆدیلی کوردیدا ئینتیمای سیاسی پێش ئەوەی بۆ دەوڵەت بێ بۆ حزبی سیاسیە چونکە لە ئەسڵدا ئێمە دەوڵەتمان نەبووە قوارەی سیاسیمان نەبووە لێکەوتەیەکی تر ئەوەیە چونکە ئێمە دەوڵەتمان نەبووە کیانی سیاسی خۆمان نەبووە کە سوڵتەی تەنفیزی و سوڵتەی قەزایی و سوڵتەی تەشریعی و موئسساتی هەبێ ڕێک حزبی کوردی ئەو فراغەی پڕ کردوتەوە خۆی و ئەو جۆرە موئسساتی دروست کردووە مەکتەبی علاقاتی دروست کردووە محکەمەی دروست کردووە هێزی پێشمەرگە و سەربازی دروست کردووە لە غائیبوونی دەوڵەت بەوەی کە وەزارەتی دیفاع و هێزێکی سەربازی نیشتیمانی هەبێ حزبی کوردی هاتووە هێ تەشکیلاتێکی عسکەری بەخۆی دروست کردووە لە بەراوردێکی ترەوە تابعاً لە مۆدیلی ئەوروپایا دەبینین مرکزی قەراری سیاسی دەوڵەتە پاشایە سەرۆکی حکوومەتە ئەنجومەنی وەزیرانە پەرلەمانە بەس لە ئاغائیبوونی ئەوەدا مرکزی قەراری سیاسی لە لای ئێمە دەگوازێتەوە بۆچی بۆ قیادەی ئەحزابی سیاسی بۆ لای حزبی سیاسی جا ئەم لە پێشینەیەی حزبی سیاسی لە ڕۆڵبینینە
لە خەبات و تێکۆشانی سیاسیە هەندێک جار ممارەسەی سوڵتەی سیاسیشی کردووە ناوچێ ئازادکراوی لە ژێر دەست بووە لەوەدا دەبینین کە قوارە سیاسیەکەش لە حیزبی سیاسیەوە لەدایک دەبێت ئەم پێشینەیەش هەیە بۆیە زۆر جار باسیەوە دەکرێت کە تا ئێساش هەژمونی حیزبی سیاسی بەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستانەوە دیارە بەڵێ دیارە بەڵام دەبێت بەو خوێندنەوە دروستە بیکەین لە سیاقی خۆیدا بیکەین لە واقعی خۆماندا بیکەین ئەگەر بەو شێوە بەراوردەکە نەکەین لە ڕاستیدا بە هەڵەدا دەچین ڕوویەکی تری بەراوردکردنەکە بریتیە لە وەزیفەی حیزبی سیاسی تۆ لە ئەوروپا حیزبی سیاسی کە دروست بووە وەزیفەی سەرەکی بریتی بۆ لە هەڵبژاردن وەزیفەی هەڵبژاردن و پێکەنانی ئیجانی ئینتیخابی و کەمپینی هەڵبژاردن و سەرنجڕاکێشی دەنگدەر بەلای پەیڕەو و پرۆگرامی خۆیدا ئەرچی سەرەکی حیزبی سیاسی کوردی بە تایبەتی لە پێش دروستبوونی قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستانەوە وەزیفەی شۆڕش بووە وەزیفەکە هەڵبژاردن نەبووە واتە حیزبی کوردی لە لەدایکبوونە حیزبی هەڵبژاردن نەبووە حیزبی شۆڕشگێر بووە حیزبی سەرکردایەتیکردنی بزوتنەوەیەکی ڕزگاری خواز و ئازادی خواز بووە وەکو بارزانی نەمر دەڵێ قیادەی هیچ شۆڕشێک بەبێ حیزبێکی منەزەم سەرکەوتوو نابێت واتە زەرورەتی شۆڕشگێڕی ئەرچی شۆڕشگێڕی لە پێش ئەرچی هەڵبژاردنەوە بووە ئەمەش سەری کێشاوە کاریگەری هەبووە لەسەر هەیکەلی حیزبی سیاسی کوردی کاریگەری هەبووە لەسەر ئامانجەکانی حیزبی سیاسی کوردی کاریگەری هەبووە لەسەر شێوازی تەنزیمی حیزبی سیاسی کوردی بەراوردێکی تر بریتیە لە ئامانج لە لای حیزبی سیاسی ئەوروپی وڵاتانی دیموکراسی حیزبی سیاسی بۆچی لەدایک بوو ئامانج لە بەسلمیکردنی ململانەی سیاسی بوو لە گەیشتن بەدەسەڵاتە هەروەها گواستنەوەی گۆڕەپانی ململانێ بوو لە ناو خەڵکەوە بۆ ناو پەرلەمان دەمەوێت بڵێم کە لە مۆدیلی ئەوروپا و وڵاتانی تریش حتا وڵاتانی مەسەلەن عێراق ئێران مەسەلەن حزبی سیاسی بەمانە مۆدێرنەکەی لە عێراق لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق بوونی کیانی سیاسی و دەوڵەت و پەرلەمان و قانونی حزابی سیاسی دەردەچێ و لە ساڵ 1922 کۆمەڵێک حزب دەردەچێ و حزبی نەهزەیە وەتەنیە ئەمانە واتە کیان هەیە سوڵتەی تەشریعی هەیە قانون هەیە ئەوجار حزبی سیاسی لەدایک بووە لە ئێرانیش لە دوای شۆڕشی دەستوری 1905 1906ەوە دوای ئەوەی مەجلیسی نیشتیمانی دادەمەزرێ و ئەحزابی سیاسی ڕێک دەخات لە تورکیاش لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم و لەدایکبوونی کۆماری تورکیا حزبی سیاسی دادەمەزرێ لە هەموو ئەو شوێنانە حزبە سیاسیەکان ئامانجی یەکەمیان گەیشتن بووە بەدەسەڵات ئامانجی یەکەمیان گەیشت بۆ دەسەڵات حزبی سیاسی کوردی ئامانجی یەکەمی گەیشتن نەبوو بەدەسەڵات گەیشتنەوە بۆ ئازادی گەیشتنەوە بە ڕزگاری گەیشتن بۆ بە سەروەری گەیشتن بۆ بە سەربەخۆیی دوای ئەوە دامەزراندنی کیانێک ئەمجار گەیشتن بەدەسەڵاتی سیاسی هەموو ئەم بەراوردکارێکی ئێمە باسمان کرد کاریگەری هەیە لەو ساتە وەختێک ئێستا ئێمە تێداین لەسەر پەیوەندی نێوان حیزبی سیاسی کوردی لەسەر دەسەڵاتی سیاسی لەسەر قوارەی سیاسی دەستوری هەرێمی کوردستان بەڵام حەز بە تەحەولیش دەکەی مەسەڵەن ئەوەی دەگوترێ پەیوەندیەکە چییە پەیوەندیەکە ئەوەیە کە تا ئێستاش حیزبی سیاسی بە تایبەتی ئەوانەی حیزبی سوڵتان کاریگەری گەوریان لەسەر دروستکردنی بڕیاری سیاسی هەیە کاریگەری گەورەیان لەسەر بوونی جۆرێک لە هەژمونیش تا ئێستا و لە حەزەیەش هەرماوە بە ئاسانی
ئەو ڕۆڵەی کە هەیبووە ئەو سوڵتەی کە هەیبووە ئەو مؤسساتەی کە هەیبووە بە ئاسانی نایدا بە کیانە سیاسیەکە. بەڵام خۆشبەختانە هەست بە تەحەولەکە دەکەی لە چیدا بۆ نمونەیەکی زیندوو لە ڕابردوودا زۆربەی زۆری حیزبە سیاسیە شۆڕشگێڕەکان ئەو یەکو باسمان کرد کە وەزیفەی سەرەکی حیزبی سیاسی کوردی شۆڕش بووە مەکتەبی عسکەریان هەبووە. بەڵام ئێستا مەکتەبی عسکەریان نەماوە لە بەرامبەردا چی جێگای گرتووەتەوە مەکتەبی هەڵبژاردن. ئێستا حیزبەکان زۆر تەرکیزیان لەسەر هەڵبژاردنە. ئەمە نیشانی ئەوە دەدات کە حیزبی کوردی چیتر بەمانای پێش دروستبوونی قاوەرەی سیاسی کوردی حیزبی شۆڕش نەماوە، شۆڕش کۆتایی نەهاتووە، بەڵام خۆی دەگونجێنێ لەگەڵ ئەرچی تازەدا کە وەزیفەی هەڵبژاردنە، دەبێت بە حیزبی هەڵبژاردنیش. تۆ سەیری لە ڕوویەکی تری بەراوردکردەوە فرەحیزبی، ئەو فرەحیزبی لە هەرێمی کوردستان هەیە. فرەحیزبی پێش بوونی دەوڵەتە، پێش بوونی قەوارەی سیاسیە. فرەحیزبیەکی فەوقیە، زادەی گەشەکردنێکی سروشتیانەی لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی کلتوری کۆمەڵگای کوردستانی ناو چوارچێوەی دەوڵەت و قەوارەیەکی سیاسی نییە، بەڵکو لە زۆربەی زۆری لە دایکبوونی حیزبەکانە پرۆژەی شەخص لە سەرینی ئینشقاقی سیاسیەوە. حیزبێک دروست دەبێت لەسەرەوە بۆ خوارەوە شۆڕ دەکرێتەوە. واتە فرەحیزبی لێرە لە هەرێمی کوردستان لە نمونەی کوردیدا زیاتر زادەی ئینشقاقە، ئینشقاقێکی سلبی کە ئەگەر سەیری لێکەوتە کۆمەڵایەتیەکانی کەی لە جیاتی دەمەچکردن و تەکاملکردنی کۆمەڵایەتیانە ڕەنگە هەندێک جار بوێتە هۆی پێکدادانی کۆمەڵایەتیانە، پەرش و بڵاوکردنی کۆمەڵایەتیانە، پەرتەوازایی کۆمەڵایەتیانە. ئەم فرەحیزبێکی ئێمە لێرە دەیبینی لەگەڵ وڵاتانی ئەوروپا جیاوازە، بۆیە دەبێت لە واقعی خۆماندا لە سیاقی تاریخی خۆماندا خوێندنەوە بۆ ئەم فرەحیزبیەکەین. بۆیە ئەم جۆرە فرەحیزبیە کاریگەری لەسەر جۆری ئۆپۆزیسیۆنیش هەیە لە ناو هەرێمی کوردستاندا. مناڵم بە تەواوەتی ئەو حیزبانەی کە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی نەبوو، بەڵام ئەگەر بچێ ناو مەفهومی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی و خەسڵەتەکانی و بەسەر ئەو حیزبانەدا کە ئۆپۆزیسیۆن بوون شۆڕی بکەیتەوە، زەحمەتە ئەمە بڵێین بە تەواوەتی ئەوانە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بوون. ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی قەت ناڵێ بڕۆخێ لە ڕێگای هەڵبژاردنێکی دیموکراسیانەوە، لە ڕێگای پرۆژەی خۆیەوە لە پەرلەمان، لە ڕێگای گفتوگۆ و مناقەشەوە تاقی خۆی دەکات. بەس ئۆپۆزیسیۆنی ئێمە لە ناو پەرلەمانیش بوون بەشێک بوون لە توندوتی لە پێکدادانی کۆمەڵایەتی، لە بڕ و خێو لە وێرانکردن. ئەمە لە سروشتی حیزبی دەسەڵاتیشدا تا ڕادەیەک هەستی پێ دەکەین. بۆیە ئەم مۆدێلەش لە فرەحیزبی لە لای یعنی مۆدیلی کوردی لە فرەحیزبی دیسان خصوصیەتی خۆی هەیە، تایبەتمەندێتی خۆی هەیە، دەبێت لەوێەوە سەیریکەین و خوێندنەوەی بۆ بکەین. ئەمەش کاریگەری لە پەیوەندی نێوان حیزبی سیاسی لەگەڵ کیانی سیاسی هەیە. دەمەوێت بە هەندێک دەرەنجام دەگێت، ئەویش ئەوەیە لەو سیاقەدا دەبێت بە ئاسایی بیبینین کە تا ئەو لەحزەیەش جۆرێک لە هەژبوونی حیزبی سیاسی کوردی بەسەر قاوەرەی سیاسیدا هەبێت، بەڵام دەبێت مامەڵەی لەگەڵ بکەیت، عیلاجی بکەیت، کاری لەسەر بکەیت بۆ ئەوی پەیوەندیەکە پەیوەندی هاوسەنگ بێت. قسە لەسەرەوە دەکەم کە چی بکرێت بەخێرا. دوو، حیزبی سیاسی کوردی لەو لەحزەی ئێستا تێداین ئەرکەکانی دوانەییە، خەڵاتی ڕزگاری نیشتیمانی کۆتایی پێ نەهاتووە، بەڵام حیزبی هەڵبژاردنیشە.
دەبێ هەردووچی بەیەکەوە کۆ بکاتەوە تا ئەو لەحزێش ئەو کیانێکی ئێستا ئێمە لە ژێر سایدا دەژین خەتەری وجودی هەر لەسەرە ئەگەر ئاوڕ بدەینەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نمونەمان دەست دەکەوێت کە خەتەری وجودی لەسەر ئەم کیانە سیاسی هەیە وەکو ئەوە نییە کە تۆ دەوڵەتێکی خاوەن سەروەری بی دکتۆر 2 دقەی ترمان هەیە تەواو کۆتایی پێدەن دوای لە سەر وڵاتدا هەروەها لە ڕووی ئامانجیشەوە حزبی سیاسی کوردی دوانەییە ئێستا ئامانجی گەیشتن بە دەسەڵاتە ممارەسەکردنی دەسەڵاتە بەڵام لەگەڵیشیدا خەبات و تێکۆشانە لە پێناو ڕزگاری نیشتیمان لە پێناو سەروەربوونی نیشتیمان لە پێناو بوونی کیانێکی سیاسی کە خاوەن سەروەری بێت ئەمە کۆتایی پێ نەهاتوو جا بەیەکەوە گونجاندنی ئەم ئامانجانە و ئەم ئەرکانە تۆ لە مۆدیلی حزبی سیاسی وڵاتانی ترا نایبینیتەوە ئەو خەمی ئەویان نییە دەوڵەتەکەیان بڕوخێ کیانەکەیان بڕوە ئەم پەیوەندیە پێویستی بەوەیە موئەسسەساتیانە و قانونیانە لەسەری بوەستی لە هەرێمی کوردستان یاسای ئەحزابی سیاسیمان هەیە لە عێراقیش هەمانە تا ڕادەیەک مەبادی و دەق و نسووسی تێدایە کە ئەم پەیوەندەی تەنزیم کردووە بەس پێدەچێت ساتە وەختی ئەوە بێ ئێمە پێویستمان بە یاسایەکی تازەی حزبە سیاسیەکان بێ لە هەرێمی کوردستان مەسەڵەن بەڕەئی من ئێمە وەکو باسم کرد لە سەردەمی پێشبوونی کیانی سیاسیدا ئێمە پێویستمان بە مەکتەبی علاقاتی خارجی هەبووە ئاساییە بەڵام کە تۆ ئێستا کیانێکی سیاسیت هەیە تۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەت هەیە تۆ وەزارەتی دەرەوەت هەیە وەزیر تۆ لەوێ بەشداری چ زەرورە ئەحزابی سیاسی ئۆپۆزیسیۆن یان دەسەڵات مەکتەبی علاقاتی خارجی هەبێ و لە ڕاستیدا ئەم پرسیارە بۆ ئێوەی بەڕێزیشە ئایا زەرورە یان نا پێویستمان بەوە نییە قسەی تازە لەو بارەوە بکەیت ڕێکی بخەینەوە لە چوارچێوەی ئەو واقعەدا کە حزبی سیاسی ڕۆڵێکی لە ژیانی ئێمەدا بینیوە کە بە بەراورد لەگەڵ حزبی سیاسی وڵاتانی تر کاریگەرتر بووە پێویستمان بەوەیە کە هەوڵ بدەین حزبە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی قانونی ئەوانەی کە لە ناو پەرلەمانیشن جۆرێک لە دەمجی موئەسسەساتی بکرێت ئێمە ئەو کاتەی لە پەرلەمان من بۆ خۆم زۆر ئیشمان لەسەر پرۆژەیە کرد و بەشدار بووم لە سیاغ و پێشکەشکردنی ئەویش بوونی ئۆرگانێکە لە سەرۆکایەتی هەرێم بە ناوی ئەنجومەنی سیاسی کە کەسایەتی یەکەمی حیزبە سیاسیەکان لەوێدا بەشدار بن لە حیوار لە گفتوگۆ چکە بەجێهێشتنیان باش نییە پەیوەستکردنی ئەحزابی سیاسی و قیادەی ئەحزابی سیاسی قانونی خەوان کورسی پەرلەمانی جگە لە پراکسیۆنی پەرلەمانی بە سوڵتەی تەنفیزیشەوە بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم وەکو لوتکەی دەسەڵاتی تەنفیزی لە هەرێمی کوردستان هەروەها هەتا لەگەڵ حکوومەتیش بەشێک دەبێت لە دەمجێکی ئیجابی کە ڕێگا دەگرێت لە هەندێک شت کە فراحیزبیەکەمان لە جیاتی نمونەیەکی ئیجابی ببرێتە نمونەیەکی سلبی هەروەها من پێم وایە ئەو پرۆسەیە کە ئێستا لەسەر هێزی پێشمەرگە و بە نیشتیمانیکردنی هەیکەلیان و ئەمە دەستی پێکردووە بەردەوام بێ بەشێکە لەوەی کە پەیوەندیەکە ببێتە پەیوەندیەکی ئیجابی هەندێک سلبیاتی کە لە ڕابردوودا لێکەوتۆتەوە ئەم سلبیاتانە کەم ببێتەوە کەواتە دەبێت لە ڕووی تەنزیمی قانونی و لە ڕووی موئەسساتیەوە کار بکرێ بۆ ئەوەی پەیوەندیەکە لە حاڵەتی تحولی باشدایە بەڵام پێویستی بە ئیش لەسەرکردنە نابێ هەر ئاوها بەجێ بهێڵدرێت زۆر سوپاس حتمما بە خستنەڕووی بیر و بۆچوون و
پرسیار و سەرنجی ئێوەش بابەتەکە دەوڵەمەند دەبێت قسە زۆرە بەڵام هەر وەخت کەمە. زۆر سپاس بۆ دکتۆر عومەر نورەدینی بۆ وتارە دەوڵەمەندە تەمان دوای لە پرسیار وەڵامدا مەجال دەدرێت کە بەشەکانی دیکە زۆر بکرێت. ڕۆژ باش هەموو لایەکتان بەخێر بێن. لە ڕاستیدا من بە مناسبەتی دەرچوونی کتێبێکی تازەم ناوەڕۆکی ئەوەی کە من لەوێ خۆم ماندوو کردوویستم بۆ سەرنجڕاکێشانی ئێوە بیکەمە بابەتێک و پێشکەشی بکە. ئەوەی کە دکتۆر عومەر نورەدینی بە سوپاسەوە باسی کرد، دکتۆر زۆر بەخێر بێت سەرچاو. ئەو بەراوردە زۆر واقعیانەیە کە حقیقەتی ژیانی سیاسی و تەنزیمی سیاسی لە کوردستان دەردەخات. ئەویش ئەوەیە کە حزبەکان حزبی شۆڕژگێڕن و شۆڕژگێڕێتی لە وڵاتی ئێمەدا تاریخێکی نزیک 100 ساڵی هەیە. بووە بە کەلەپور، بووە بە بەشێک لە فەرهەنگی وڵاتی ئێمە، بۆ هەندێک لە کەسایەتی و بنەماڵەکان بۆ بە میرات، بۆ بە سەروەتی نیشتیمانی، بۆ بە تەسکیەیان پەسەندکردن. و ئەوەش لەسەر بنەمای کۆمەڵێ بەها و باوەڕی ڕزگاری خوازانەدا دامەزراوە کە لە کۆتاییدا شتێک دروست دەکا بە ناوی شەرعیەتی شۆڕژگەری دوای ڕزگاری. ئەو شەرعیەتە شۆڕژگێریە شەرعیەتێکە کە هەروە شۆڕژگێران بە ئەو باوەڕانەی کە لە پێناویدا تێدەکۆشن چەکیان دەستداوەتێ بە خۆیانی دەدەن. هەر ئەو حزبانەش وەکو کە لەسەر بنەمای ئەوەی دکتۆر عومەر وتی ئەم کیانە نیشتیمانیە سیاسیەیان لە هەرێمی کوردستان دروست کردووە. پرسیار ئەوەیە شۆڕژگێڕان کێن؟ ئەنی ئێستا ئەمە دوای 30 ساڵ کە تەجربەکە سەرکەوت و ئەمڕۆ باس و گلەیی و پشتیوانی جیاجیا لەسەر دەسەڵاتی شۆڕژگێڕان هەیە. بپرسین شۆڕژگێڕان چێن؟ ئایا نخبەیەکی یەکگرتوون، طبقەیەکی دیاریکراون، خاوەنی بیرروباوەڕێکی یەکگرتوون؟ هەرسێک ئەم شتانەیان بە یەکگرتووی نییە. کە هەمومان تیاژیان شۆڕژگێڕان بریتین لە هەموو کەسانێکەوە بە پاڵنەری جیاجیا ژیانی ئاسایی یان ژیانی ئاسایی لێ تێکچویان بەجێهێشتووە و تێکۆشان چ چەکداری بێت چ لە تەنزیمی سیاسیدا بێ گرتویان تەبەر و ئەوە لە جوتیارێک و شوانێکەوە دەست پێ دەکات تا دەگاتە شارنشینەکان و هەندێک جار طبقەی ناوەڕاست و هەندێکیش خوێندەوارانی پلە بەرز ئەوی دیکە ئەوە شۆڕژگێڕانی ئاماتۆری خۆپێگەیاندووی مامۆستای خۆیانن کە سەرکردایەتیش بزوتنەوەکە پێک دێن و حزبەکان دروست دەکەن. هەر بۆیە چ لە شاخ چ لە کاتی تێکۆشان چ لەم 34 ساڵی ڕابردوو ڕوانگای شۆڕژگێڕان ئەگەر بتەوێ گوێی لێ بگری ڕوانگایەکی ڕوون نەبووە، تەنیا لە ڕزگاریدا ڕوونە، دەرکردنی داگیرکەر و دروستکردنی ئەگەر بکرێت دەوڵەتی نیشتیمانی ئەگەر ناکیانی نیشتیمانی بەو شێوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. شۆڕژگێڕان لە ساڵی 1991 بە هەموو تیپەکانیان بەم حاڵە هاتنە خوارەوە. تامان حاڵەتێکی دیکەی شۆڕژگێڕان هەیە کە دا بە تەبیعەتی تێکۆشان و سەختی و ژیانی دابراو لە کۆمەلگای ئەتیادیدا لەو پێشکەوتنە ئاساییە مەحروم دەبن کە ئینسانی ئاسایی لە شار و لە ژیانی تایبەتی خۆیدا هەیەتی و سایکۆلۆجیکی تایبەتی دروست دەبێت لە فەرمانکردن و حەق بە خۆدان و شەریعەت بە خۆدان و ئەوەی کە پێی دەگوترێ بەرژەوەندی گشتیان بەرژەوەندی شۆڕژیان ئامانجە باڵاکانی کەوا هەن. ئەمە لە خۆیدا کاتێککە دێتە حکم جۆرێک لە شمولیەت کە بووە بە ڕەفتار، بووە بە خیتاب و گفتار و لەسەری پەروەردە بووە دروست دەکات. ئەم شمولیەتە یان ئەوەی کە پێی دەگوترێت تۆتالیتاریزم لە سەرەتای
تحویلبوونی بەرەی کوردستانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە لە ژیانی سیاسی و تەنزیمکردنەوەی کۆمەلگای کوردستاندا بینیومانە سەرباری ئەوەی کە بەردەوام چ بە هۆکاری فشاری نێودەوڵەتی بوو بێ چ بە قۆناغی نوێی زۆربوونی زانیاری بوو بێ چ بە بڵاوبوونەوەی بزوتنەوەی ڕۆشنگەری مافەکانی مرۆڤ و مافەکانی پێکاتەکان و ئەو بەراوردە بێکەوە لەگەڵ دروستکردنی مؤسسات لە وڵاتانی پێشکەوتوو دەکرا هەموو ئەو فشارانش هەبوون و ڕێشیان لێ نەگیرا بەڵام لە هەرێمی کوردستاندا کێشەی نێوان حەزبەکان و ئەو تموحیکە سەرکردەکان هەیەە مەبەستیشم لە سەرکردەکان لە سەرکردەی یەکەمی سەرەوە بەتەنێنیە تا دەگاتە خواری خوارەوە سەرکردەکان لە حیزبی سیاسی کوردستاندا زۆرن کەم نین و لەم سی ساڵدا دەرکەوت کە کاریگەریشان هەیە لە چارەنووسی حەزبەکە و لە چارەنووسی کارکردن لە دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانیشدا ئەم واقعی شمولیەتە و ئەو پەروەردەی شمولی کە لە تەبیعەتی شۆڕەجێراندا هەیە بەشێکی یەکجا زۆر بەهێزی ئەو سەختیانەیە کە بەڕێز دکتۆر عومەر باسی کرد لە دروستکردنی دام و دەستگای قانونی چ پەرلەمان بێ چ حکوومەت بێ چ دروستکردنەوەی دام و دەستگای حکوومەتی و تەنزیمکردنەوەی کۆمەلگا بێ یەکێکی دیکە لە سەختیەکانی دروستکردنی دام و دەستگادا سەرکردە بەسام و کاریزماتیکەکانی ناو بزوتنەوەی شۆڕژیاریە کە ئەوانە هەر لە خۆیاندا یەک ڕابەری حەزبن دروستکاری حەزبن و بڕیاردەری هەموو گۆڕانکاریکی ناو حەزب و لە هەرێمی کوردستاندا بوونە بڕیاردەری چارەنووسی دام و دەستگای هەرێمی کوردستانیش ئەوە لە خۆیدا ئیجابیاتی یەکجازۆریتیا بوو و لەپاڵ ئەودا خاڵی نەبوو لە یارمەتیدانی ئەو ڕەوتی شمولی کە لە بزوتنەوەی شۆڕژگەریەوە هات داخلی دام و دەستگا دروستکردنە وە بوو لە ناو هەرێمی کوردستان و سەرنجام ڕێگای لەوە گرت کە بە ئاسانی و بە خێرایی ژیانی مەدەنی لە ناو بزوتنەوەی سیاسی لە هەرێمی کوردستان دروست بێت هەڵبەت لە بزوتنەوەی شۆڕژگەریدا و لە میلەتانی کە لە نەتیجەی تێکۆشانی شۆڕژگەریدا سەر دەکەون سەرکردەکانی بەسام و کاریزماتیک لەگەڵەوەی کە دەورێکی زۆر دەبینن لە سەد ساڵی ڕابردوودا دەرکەوت ئەو میلەتانە بەختیان هەیە لە کەلیمەی بەخت زیاتر هیچی ترم پێ مناسب نەبوو بڵێم کە ئەگەر سەرکردەکانیان جگە لەو توانایەی کە هەیەە سەرکردەی خوێندەوار و خاوەن بیر و باوەڕی هاوچەرخی ئەو تۆ بن کە ئەگەر خۆشیان نەتوانن هەموو زەمینەیەک بۆ دروستکردنی دام و دەستگای حکومی و قانونی دروست بکەن بەڵکو ئەو مەیلیان لابێ کە ئەم نخبەیە کە ئەوەی پێدەکرێت کۆی بکەنەوە چ لە ناو حیزبی خۆیاندا چ لە دەوروبەری حیزبی خۆیاندا چ لە چوارچێوەی نیشتیمانیدا بۆیە ئێستا کە ئێمە لەم تەجربەی خۆمانە مناقەشا دەکەین ئێمە 100 ساڵ تەجربەی ئەم دەوڵەتانەمان هەیە کە لەسەر دەستی شۆڕژگێران ڕزگار بوون دەوڵەتیان دروست کرد وەکو سەر بەخۆیی بەڵام دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی پێشکەوتن و سەقامگیری کۆمەڵایەتیان پێ دروست نەبوو بۆیە 100 ساڵی ڕابردوو 100 ساڵی یەک لە دوای یەک گلانی ناوخۆی شۆڕژگەرانە لە تەجروبەی دووەمیاندا لە ڕزگاریدا هیچ قسووریان نەبوو لە دروستکردندا وەستان چەقین ئەم چەقینەش بەشێکی پەیوەندی بەم شمولیەتەوە هەیەکەوە باسم کرد چکە ئەم شمولیەتە تەنیا قسە نییە ئەمە ئەم بەرژەوەندیە گەورەیە دروست دەکات لە فەرمانڕەوایی دوایی لە بەرژەوەندی مالی ئینجا بۆ نفوزی ئیجتیماعی هۆکاری دیکەشی دێتە ناوێ ئەمە تەنیا ئەو سەرکردانە ئەتوانن مامەڵەی لەگەڵ بکەن کە ڕوانگایەکی قوڵ و واقعیانە و زانستیانیان هەبێ بۆ دروستکردنی دەوڵەت لە قۆناغی دووەمدا لە قۆناغی دوای ڕزگاریدا
لا من مجبورم بتر إشارة بتجربة أمسط صالب كم كاستأجي باس والناوندكاني لكونو لا زانكو بايخدار بناوبانكاين دنياش لكونو نوسيني زوري لسر دكري لهمو 100 ساڵی ڕابردوو و ژمارەی دەوڵەتەکانی نەژماردە بەڵام لەوانەیە لە 100 دەوڵەت تێپەڕێ ژمارەی ئەم سەرکردە و ئەو حکوومەتە میلیانەی دوای ڕزگاری سەرکەوتنیان بە ئێش و ئازارێکی زۆرەوە بەدەستێناوە لە 5-6 تێناپەڕێت و ئەو 5-6 هەموو فەزلەکە بۆ سەرکردەی یەکەم دەگەڕێتەوە لەگەڵ دەوروبەری کە ڕێگای لە بۆ سێشت کردوێتەوە سەرباری پاراستنی هەموو بەرژەوەندەکان یەک واقعبینی لە قۆناغی نوێدا دوو باوەڕبوون بە لێکۆڵینەوە و معالەجاتی زانستیانە بۆ دروستکردنی دەوڵەت چونکە دروستکردنی دەوڵەت ئەو کەسانە ئەتوانن دام و دەستگاکان دروستکەن و بەڕێوە بەرن کە زانستی تایبەت بە خۆیان هەبێت کە پەروەردەکرابن ولا شان و باهۆیان دابێ سێیەمیان ئەوەیە کە کەمێک سەرکەوت بێ بۆ سەرەوە و پابەند بوو بێ بە عەدالەت و ئینساف دینسان لەسەر بنەمای علمی بۆ تەنزیمکردنەوەی ژیانی کۆمەڵگە چونکە ئەگەر ئەم سێ مەبدەئە کە هەریەکی باسێکی دوور و درێژە لە لای سەرکردەدا بە یەک ئەندازە نەبن دروستبوونی تەنگ و چەڵەمەی سیاسی، عسکەری، مالی و لێکترازانی کۆمەڵایەتی وردە وردە سەر هەڵدەداوە لە هەندێک دەوڵەتاندا شەڕی ناوخۆ بەشێکی زۆری ئەو تاریخی 100 ساڵی گرتووە و ئێستا ئێمە شاهیدین هەندێک لەو دەوڵەتانە کە 100 و شتێک ساڵیان تێپەڕاندووە دیسان بەیان داوەتەوە بۆ شەڕی ناوخۆ لە لای شۆڕژگێران من مەبەستم من خۆم هیچێکم لە شۆڕژگێران بۆیە لەوانەیە بە تەبیعەتی ژیانیش بزانم تێیدا ژیابم کە تێگەیشتن لەم بارودۆخی نوێی مەدەنیدا بۆ شۆڕژگێرێک کارێکی ئاسان نییە ئەو کارە وەختێک کەمێک بە ئاسانی دەکەوێت کە شۆڕژگێران لە دوای ڕزگاری بایەخێکی زۆر بە پێگەیاندن و خوێندن و جارێکی تر ئامادەکردنەوەی کادر و کاربەدەستانی خۆیان لە ڕووی زانستیەوە بدەن کە نەیاندا لە وڵاتی ئێمە نەیاندا لە وڵاتەکانی دیکەش نەیان کردووە بۆیە دیموکراسی و فرەیی لە قۆناغی نوێدا دەبتە دیاردەیەکی ڕەزاگران کە تەنیا ململانێ و سێراع و یەکتر بە دەرنان دەبتە وەسیلەی یەکلاییکردنەوە من لە بیرمە لە ساڵی 1994 ناو ناهێنم بۆ ئەوەی کە هینەکە برادێکی وەزیر بۆ منی گەڕایە وتی ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران وەزیرێکی تر بە منی گوت فڵانی ئەرێ ئەم مۆزوعە بۆچی حەل نەکەین وتی مشتم چۆن حەل دەکەین تیکە داهاتیان دەرێت وتی وەرن بە سەر لەسەری یەکتر دەین و حەز دەکەن لە ئاکرێوە دەست پێ دەکەین کێ دەرکرد ئەوی کە بەڕێوەی بەرە و دوای ئەوە چەند مانگی نەبێت کە شەڕی ناوخۆمان بینی ئەمە قسەیەکە کە من گوێم لێ بۆ لەوانەیە زۆر کەسی تر زیاتری گوێ لێ بێ بەڵام لە ڕاستیدا تعبیر لە جۆری بەڕێوەبردنی حکومڕانی شۆڕژگێران دەکا کاتێک خۆیان ئامادە نەکردو بۆ دروستکردنی دام و دەستگا بە شێوەی هاوچەرخ هیچ سەرکردەیەکی شۆڕژگەر هیچ کاربەدەستێکی شۆڕژگەر ناتوانێت تا سەر کاریگەر بێ بەو تڕاستەیەکەوە لە پشتێتی ئەگەر ڕوانگایەکی وازەحی بۆ ژیانی سیاسی نوێ و بۆ سیاسەتی اقتصادی لە وڵاتەکەدا نەبێت ئەم دوانن کە کۆمەڵگایەکی دروست دەکرێت ئەگەر ڕوانگایەکی واقعیانە و زانستیانە بۆ تەنزیمکردنی ژیانی سیاسی و ئیستیقراری کۆمەڵایەتی دروست نەبێ ئەو کاتەیەکە ململانەی سیاسی لە ناو پەرلەمانە دێتە دەرەوەی پەرلەمان و دێتە ناو جەیش و دێتە ناو کودەتا دوای کودەتا و ئێمە لە شوێنی وەکو یەمەن و ئەفغانستان بینیمان کە شۆڕژگێران چەند بێڕەحمانە سەر یەکتر دەبڕن ئەوی دیکەیان کە ئەگەر ڕوانگایەکی زانستیانە لە لای سەرکردەکانی شۆڕژگێر دروست نەبێ بۆ
ڕوانگای سیاسی بۆ ئابووری دیسان دروستبوونی تەنگ و چەڵەمە و چەقین دەبتە کارێکی یەکجا زۆر خەتەر و نزیک چونکە سەروەتی وڵات دەکەوێتە دەستی شۆڕژگێران و ئەو کات چی لێ بکەین باشە وازە حادەی بەمە ماڵێ ئەگەر ڕوانگاکە ڕوانگایەکی علمی نەبێ ئێستا ئیشیم نە حەقیم نە و ئەوە لە مجتەمەعی تەقلیدیدا لە کۆمەلگای تەقلیدیدا دەبێت چاوەڕوانی ئەوە بکەی و هیچی دیکە نەکەی لە تەجربەی هەرێمی کوردستاندا پێویست ناکەم هیچی دیکە ئێمە ئەو کێشەیەمان تا ئێستاش هەیە سەرکردەکانی سیاسی من نەڵێم فڵان گوتی و فڵان نەیگوت چکەوە ڕوانگایەکی عامە بۆ ئەو واقعیکەوە تێئاژێ نمونەمان هەیە کە سەروەتی وڵات بەی خۆی دەزانێت لەسەرەوەی قانون دەچێت گۆڕانکاری دەکات و هەرچی بڕیاری عسکەری و سیاسیە دەیدات و هەتا دەگاتە زۆر جار ئەو کەرتکردنی هەرێمی کوردستانی وەکو کیان بۆ بەجێی باس و دەیکەم نایکەمدا ئەوە لە حەقەتدا لەبوو ئەو مشکلەیە دەگەڕێتەوە لێرەیەکەوە وردە لەم زەمانشدا کە دام و دەستگای گەیاندنی معلومات زۆر بووە زەمینە خۆش دەبێ بۆ دروستبوونی یان بۆ سەرکەوتنی کەسانی خەتەرناک لە ناو بزوتنەوەی سیاسیدا خەتەرناک بەو معنایە کە دەڵێنێکی علمی هەر کاتێک تەنگ و چەڵەمە هەبوو ڕێگای چارە نەبوو سەرکردەی چارەساز نەبوون زەمینە خۆش دەبێت بۆ سەرکەوتنی کەسانی خەتەرناکی نەخۆش بۆ سەرکردایەتی سیاسی وڵاتەکە و هەموو دیکتاتۆر و ئازاردەرەکانی وڵاتانی شۆڕژێر کە لە قۆناغی جیاجیادا دوای جیلی یەکەم هاتوون لە نەتیجەی ئەم بارودۆخی خراپی کۆمەڵایەتی سەرکەوت لە هیچ شوێنێکدا سەرکردەی شۆڕژگێری زانا نەبووەتە سەرکردەیەکی دیکتاتۆر تەنیا لە گۆڕانکارەکانی دواییدایەکەوە کەسانی خەتەرناک دێنە ناو بڵێ ئێستا لە وەکو زۆربەی ئەم وڵاتانە زەمینەی ئەوە چۆن دەبیندرێ لە براودان بە ڕاگەاندن و پێگەیاندنی پۆپۆلیستی ئەو شعبەوێتەی کەوە بەم دام و دەستگای کە هەیە زۆر بە خێرایی کەسێک و دوو دە و بیست ئەتوانن بە پارە بە تەنزیم بە ئەو ئیمکاناتی کە لە دەستیاندایە سیاست لە مرحلەی زانکۆیی و علمی خۆی بێن نەخوارێ دەهێنە ناو جادە و بە ئاعتیباراتی ناو جادە تەعامل لەگەڵ دەکەن و جەوێکی کۆمەڵایەتی هەندە متەشەنج دروست دەکەن کە هەر چۆنی تەماشای دەکەی ڕێگای چارە و دەرچووی تیانە تەنیا پێک هەڵپڕژان نەبێ پۆپۆلیزم زەمینەی یەکەمی دروستبوونی و سەرهەڵدانی کاراکتەرەکانی تۆتالیتاریە ئەوانەی کەوە شەخسیەتی خۆ ئامادەکردن پرۆڤە دەکەن ڕاضاکەن و دەبنە دیکتاتۆری داهاتوو ئەگەر زەمینە لەبار بێ و ئێمە لە بارودۆخی کوردستاندا ڕەشەقمان بۆ ئەوە زۆرن لە نێو حزبەکان لە دەرەوەی حزبەکان و واقعەکە واقعەکی ترسناکە کە ئەگەر چارەسەر نەکرێ ئەو ترسناکە دەبتە بارودۆخێکی گەلەگەلێک خەتەر یەکێکی دیکە لە تەجربەی شۆڕژگیان ئەوە بووە کە دەخالەت و دەستێوەردان لە دام و دەستگای بیرۆکراسی دەکەن هەموو بیرۆکراسی بە هەموو بەشەکانی لەناو وڵات ئەندامانی حزب لایەنگران دام و دەستگای ئاسایش و ئەمنی دەنێنە ناویان بۆی کە ئیشەکانی ئەو تەرەفەی کە دەیەوێ زووتر بڕوا ئەو وردە بیرۆکراسی لە شکڵدا دەمێنێ بەڵام لە کردەوەدا بەتاڵ دەبێت و کاری خۆی ناکە کاتە کاری خۆی ناکا زۆر بە ئاسانی هەموو خەڵکێک دەکرێت هەموو شێوەیەکی گەندەڵی دەڕوە هەموو شێوەیەکی زوڵمکردن و پێشێلکردنی یاسایی تێدەپەڕێ چونکە کەسانی بیرۆکرات کە لەسەر ئەساسی زانایی و خبرەی علمی دوایی بە تەجروبەی شەخسی ئەنجا بە هەڵسەنگاندنی کار دەکەونە شوێنی خۆیان بە ئاسانی خەرقی
تعلیمات و قانون و بەهاکانی بیرۆکراسی باش ناکەن کە ئەمانە مقاومە بکەن زۆر بە ئاسانی لا بدرێن لە شوێنی ئەوان کەسانی دێن کە ئەسڵەن لە خودی وەزیفەی سیستەمی بیرۆکراسی لە دەوڵەتی دوای شۆڕەژێران تێناگەن بۆیە خەڵکی یەکجا زۆر گەورە دەبێت. هی هۆکارێکی دیکە هۆکاری دابەزاندن و شوێرکردنەوەی زانستە لە وڵاتەکەدا کەنجینێ واقع بینی و علم لە لای سەرکردەکان دەبتە بنەما کە ئەسڵ و ئەساسی هەموو هەنگاوێک یاسایی یان پەروەردەکردن لەسەر بنەمای علمی بێت نەک لەسەر بنەمای چیرۆک و باوەڕی شەخسی و باوەڕی ملی و ئەوەی کە لە وڵاتەکەدا شعبیەت وەردەگرێت. لە کوردستاندا ئەم بوارەش وەکو هەموو بوارەکانی دیکە جێی سەرنجە جێی ڕەخنە لێگرتنە. ئێستامە ئەبینین لە کوردستاندا مستەوای زانستی بە شاهدی هەموو ئەو ناوەندانێکە لێی دەکۆڵنەوە لە دابەزیندایە لە سەرکەوتندانیان لە بەرزبوونەوەدا نیە و ئەو دابەزینی مستەوای زانستی وا دەکات کە ئەو کادرانەی کە تەسکیەکەیان پێ دێنە مەیدانی بەکردەوە توانایەکی زۆریان نییە. باشە بە قوربان. ئەمە کۆتاییەکەی تەنیا قوڵبوونەوەی تەنگ و چەڵەمەی ئیجتیماعی دەبێت تەنگ و چەڵەمەی کۆمەڵایەتی بەگشتی کە لە دواییدا دەبتە تەنگ و چەڵەمەی سیاسی و پێکەڵپڕژانی سیاسی نێوان ئەو تەرەفانی کە بەرژەوەندیان هەیە. چارەسەری لە چیدایە لەو شوێنانەیەکەوە سەرکەوتن بەدەساتوە چارەسەری لەوەدایە کە پێش هەموو شتێک ڕوو لە سەرکردە کاریگەرەکان بکرێت کە ئەوی تجاهاتی باش واقع بینی هی علمی کە لەلایەن هەیە بەهێزتر بکرێت و هیچ ڕێگەیەکی تر لە دەوڵەتانی شۆڕژگێردا بە ناوی ئەوەی کە جمهور یان ناوەندەکانی دیکە بتوانن بەدیل پێشکەشکەن تا ئێستا نەبووە و لە ڕووی ئیجتیماعیشەوە زۆر واقعی نییە چاوەڕێ بکرێت. ئەوە تەنیا سەرکردەکانن چاوانەی نوێن چاوانەی کۆنن ئەگەر تیاندا مابێ کە پابەندی ئەو بنەمایانە بن کە دەوڵەتی مۆدێرنی لەسەر دروست دەکرێت و پابەندبوون بەو بنەمایانە ئەوەیە کە پشتیوانی ناوەندەکانی علمی بکرێ قەت ئیسلاحاتیش لەو بواراندا سەر ناکرێ ئەگەر کادرەکانی لە زانکۆی باشەوە نەهاتبن. زمانی ئەوە نەماوە کەوا حەزب یان بزوتنەوەیەکی سیاسی بەتەنێ کادر پێ بگەیەنێ دەوڵەتی پێبەڕێوە برێت شتیوان نییە. ئێستا کاتێک کە دەڵێی کادر دەبێت کادرێک بێ کە ڕابردووی زانستی هی پێگەیاندراوی هی تەجروبەی دیار بێ و بەڕێگەی خۆیدا بێتە ناوەنداون دەستگای حکوومەتی. ئەوەی کە پێی دەگوترێ دەوڵەتی باش حکوومەتی باش و دوایی سیاسەتی باش ئەگەر ئیسلاحات دەست پێ بکە کاکجەواد ئەو هیوادارم لەو دەقەیەدا بتوانم تەواوی کەم ئەگەر ئەوە بکرێ یەکەمین هەنگاوەیە کە دەبێت لە پەروەردە و لە زانکۆکانەوە دەست پێ بکرێت چونکە کۆکردنەوەی کەفاءات هەنگاوی دووەمە تا ئەم دوو بوارە بەهێز نەکرێن و سەلاحیەتی خۆیان نەدرێتێ چاوەڕێی ئەوە نابێکەوە کادری باشت بۆ بێتە مەیدان کە توانای چاکسازی هەبێت. پاشی هەندێک لە سیاسەتی باشدا کۆکردنەوەی ئەو کەفاءاتانەیە کە لە ناوە دەرەوەدا هەن بە نسبەتی هەرێمی کوردستان توانایەکی زۆری لەبەردەدایە لە ناوە لە ئاوارەکانی دەرەوە و لە سێ پارچەکەی کوردستاندا کە احتیاتێکیان خەزێنێکی زۆرن بۆ ئەوەی کە لە کاتی پێویستدا بهێندرێن و ئیستیفادەیان لێ بکرێت. بەلای ئەوەی کەوا من با بڵێن ئیشم لەسەر کردووە و باوەڕم پێێتی ئەوە دموکراسی نییە پێشی هەموو خواستەکانی دیکە دەبێت بچەسپێنرێت تاوەکو ئیسلاحات دەست پێ بکات. بەو تەقلیدار بەو تاریخی کە دکتۆر عومەر باسی کرد دموکراسی لە وڵاتی ئێمە نابێتە هەنگاویەکە. زەمینە بۆ مەبەستم ئەوە نییە کە دموکراسی کوێر بکرێتەوە کە تعادل نەمێنێت بەڵام واقعەکە وایە
بەڵکو ئەوە پەرەپێدانی پەروەردە و بەرزکردنەوەی ئاستی زانستی و سربەخۆیی زانکۆکان و مەعهەدەکانی علمیە لە کوردستاندا کە زەمینە خۆش دەکا بۆ ئەوەی دوایی کادری دیکەی کە لە دەرەوەیان ناوەوە بهێندرێن بەراورد بکرێن و بتوانن لە دام و دەستگای حکوومەتیدا کار بکەن چونکە ئێستا ئێمە لە قۆناغێکداین هەر چاکسازیی لەبەر چاومان بێ دەبێت لە حکوومەت لە ناو حکوومەت دام و دەستگاکانەوە دەست پێ بکەن ئێمە ئێستا لە واقعی کوردستاندا کوردستانێکی دوو ئیدارەیی لاکردەوەدا دەبینین نەتیجەی ئەو بەرژەوەندی و پێک هەڵپڕژانەیەکەوە لە کوردستاندا هەیە ئێمە لە کوردستاندا سەروەتێکی زۆر و تەنگوچەڵەمەی مالی بۆ هاوڵاتیان دەبینین ئەویان لە ڕیزی پێشەوەیە سەروەتێکی زۆر و نەبوونی ژیانێکی کەریم لە بۆ هاوڵاتیان دەبینین و نەتیجەی ئەوەش جۆرێک لە ترازانی کۆمەڵایەتی و تێکەڵبوونی بەهاکان بووە کە ئێستا هاوڵاتی ئەگەر لێ پرسی چیت دەوێت معاشێکی دەوێت فەقیرە هەر دەبێت وا بڵێ لە تو بە پار دەژێمیش بە معاشێک دەژێن بەڵام لە ڕاستیدا ئەوە چارەسەر نییە چارەسەر ئەوەیە کە ئیسلاحات لە زانکۆکانەوە دەست پێ بکرێ دوایی ئەوە کادری زانان کە لە ناو حیزبەکاندا هاتوانن گۆڕانکاری نوێ بکەن پاشی هەندێکم پێم وایە مەسئلەی یەکتر قبولکردن معنایەکی دەبێت ئێستا یەکتر قبولکردن هیچ معنای نییە نەوت من دەی بەم تۆش بیبە بێ پێش دەبکوشم معادلەکە ئەوها زۆر ئاسان بوو سەروەتی بەشەکانی دیکەی سەروەتی کۆمەڵایەتی هەروایە و ئەوە چەندین ساڵە ئەم کێشەیە لە وڵاتی ئێمەدا لە ئاستی حکومی و حزبی و غیر هیدەرەوەشدا هەیە تا ئێستا چارەسەرێکی عملی دروست نابێت بۆ دروست نابێت چونکە ئەگەر لەسەر ئەساسی تەقسیمی بەرژەوەنی دابێت قەت دروست دابێت بەڵام ئەگەر لەسەر بنەمای ئیسلاحاتی بنەوە بێ لە دام دەستگای حکوومەتدا و لەوەشدا حزبی سیاسی کاریگەر دەوری پێشنگ دەبینن لە تەجربەی ئەم ساڵی ڕابردوودا ئەگەر ناو بێنن ئەوە دووسێ وڵاتی وەکو کۆریا و سنگاپور و وەکو تایوان و جنوبی شەرقی ئاسیا دووسێ پڵنگیان هەیە هەموویان سەرکردەکانی سیاسی بوون کە ڕێگان بۆ ئیسلاحاتی باش بە معنای دەوڵەتی باش کردوتەوە من یەکەباری خۆم شک بە هیچ چارەسەرێکی دیکە نابم ئێستا ئێمە لە قۆناغێکین کە لە ناوەڕاستدا بەشێکی زۆر لە کێشەکانمان ئەتوانین ببینین بەڵام ڕێگە چارە کارێکی ئاسان نییە چونکە ئەوانەی کە ڕێگە چارە دروست دەکەن ئامادەن زۆر سوپاسم دەکەم هیوادارم بەشەکەی تری لە کتێبەکەدا بتوانم پێتان بگەێنم کە دوای تەواوبوونی کۆڕەکەمان لە زۆر سپاس زۆر سپاس بۆ کاکسەر بۆکارە بە پێز و دەوڵەمەندان من ئەوەش بڵێن کتێبەکە لە خوارەوەیە هەر کەسە ویستی نووسکەیەک هەیە ئامادەی بۆ کەسەکان هیوادارین دەستی هەردوو لایەن خۆش بەڕاستیدا پیا لێرە بێ قسە بکات چکە ئەگە قسەکانی ڕئیسی نەبی ئەم قسەکانی تر بە خۆڕایی ئەوە ناتوانین تەواویکەی ناتوانین بیرۆکەت بگەینی بەهەرحاڵ من زۆر لایەنگری میتۆدی لێکۆڵینەوەکەی کاری تێبەرم کە خواستراو نەبوو بەڵکو لە ئەزمموی خودی کوردستاندا و لە ململان کۆمەڵایەتی و سیاسەکان و حتا کولتوریەکانی کوردستاندا نەتایجەکانی خۆی و هەڵستی زۆر زۆر دەست خۆش و هیوادارم هەموو ئەکادمیەکانی کوردستان سەبارەت بەو بابەتانی پەیوەستن بە کوردستان بە بابەتی چاکسازیشەوە کە کاکسەرۆ زۆر ئشارەتی پێدا بەو جۆرە میتۆدە بکرێت یعنی بە کوردی نموزەجی دەرەوە نێنی لێرە بمانەوێت تەطبیق بکەین بەڵکو لێرە خۆمان کەشفی نموزەجی خۆمان بدۆزینەوە بۆ هەموو ئەو بوارانە ئەمە دەستخۆشیریەکەم زۆر زۆر سپاس من ناقەشەی ناکەم هەرچەندە ڕەنگە هەندێک تێبینی لەسەر قسەکانی بەڕێزیشی هەبێ ئەوەی کە دواوە ئەوەی کاکسەرۆژ لە هەمان کاتدا بەڕاستی دەستی خۆش بۆ کتێبەکە من نەختێک هەندێک اختلافم هەیە لەگە کاک هینیش ڕەنگە بگرێتەوە بەڵام لەگە ئەوەی کاکسەرۆژدا بەڕاستیدا ئێمە دەبێت پێش هەموو شتێک بیرەوە بکەینەوە چۆن ئەولویەتی خۆمان ئەولویەتی کوردستان دەستی شام بکەین ئێمە ئەولویەتمان
پێم وابی دکتۆر عومەر یان کاکسەرەوە بوو باسی دوانەیەکی متەرادیفیان کرد دوانەیەکی متەرادیف ئەمن پێم وابوو ئەو شتێکی زۆر کوشندەیە چونکە ئێمە نازانین دوایە چی بکەین ئێستا جاری وا هەیە ئێمە زۆربەی زۆری سیاسیەکانمان وە نووسەر و إلى آخره هەموو قوسای خوان دەخەنە سەر دیموکراتی و حتا چاکسازیش وەکو بەشێک لە دیموکراتیت تەماشاکەن لە کاتێکدا ئێمە کێشەی ترمان هەیە ئێمە ئەولویەتی ترمان هەیە ئەولویەتی سەربەخۆبوونمانە نەک ئەولویەتی تێڕەنگەسا ئاڕای ترەبەر کەسە ئازادە چۆن بیرە کاتۆ لەو مەسەلەیە و بەڕاستی شتێکی بەشە ئەوێ ئیشارەتی پێ بدەم بۆ ناچارم ئەوە بەسەریای ئەو قسانە بکەم ئەمە شۆڕشمان کردووە بە تایبەتی شۆڕشی قابلی ئەوەی کە زۆر دراسە و گوێکۆڵینەوەی لەسەر بکرێت شۆڕشی ئەیلولە ئەبێ لە بیرمان نەچێت نەکاکە بە ناوی خۆیان ناوی شتێکیان نێنە هەمیشە وا هاتۆتە پێش تەسیراتی مارکسیزم بۆ لەسەرماندا وا هاتووە کە شۆڕش هەبوو لە تەنیشتیدا لە بەرامبەریدا شۆڕشی چەواشە هەیە ئێمە لە کوردستاندا لە لووتکەی ئەو تێزی شۆڕشی چەواشە لە 64 دیومانە دوو حزبێک کە ئەو کاتە یەک حزب قیادەی هەموو حرەکەی تەحەروری کوردیە کرد بە هەموو شتەکانەوە بە سەقافەتیەوە بە تەنزیماتیەوەی شارەتیان پێدا بە هی پێشمەرگا بە هەموو شتێک یەک حزبەی کرد دوایی بوو بە دوو حزب لەبەرەوەی قسە لەسەرەوە کە یعنی خۆمان وامان بەشێکمان خۆمان وامان ڕاهێناوە کە مادام شۆڕژەیە بێ دژە شۆڕشیشە بێ ئەمە لەلایەکی تریشەوە بەڕاستی من پێم وانییە لە کوردستاندا هەموو ئەویشە جوانانەی کە یان ئەوشانی کە ئەمانەوێ بکرێ ئەمە بە نخبە بکرێ نخبە بە تەنیا من قسە لەسەر پۆپۆلیزم ناکەم چونکە تێبینی زۆر جددی و خراپ لەسەر بەکارهێنانی پۆپۆلیزم چ وەکو مەوزوع چ وەکو دەستەواژەش لە کوردستاندا هەیە باسی لێوە ناکەم چونکە مۆزوعێکی دیکەیە ئەمان لە ڕاستیدا من پێم وایە کە پێگەیاندن هەمووی بەو شێوە نیە بە شێوە چونکە کاک سەرۆ بە تایبەتی زۆر زانستانی قسەی کرد ئەبێ زانست من سوالێکەکەم دەی شیاوپینگ کە مەساری چینی گۆڕی لەکوێ لە ئەساسی کام زانست جگە لەوەی کە ئەوان پێیانەوت مارکسیزم لێنینیزم ماویزم لەسەر کام هاتن خۆیان پێگەیان نەخێر بڕۆ وەرە پێشەوە وەرە بڕۆ ئێستا بۆ ئەوەی ئێستا بۆ ناوکن بیچۆ ڕئیسی شینگ چاوپینگ بەڵێ لە کام مەدرسە ڕاستە لە ماوەیەک لە ئەمریکا خوێندوێتی بەڵام بەپێی تێز و فەلسفەی ئەمریکایی لە بواری اقتصاد و باوی کۆمەڵناسی لە بواری دیپلۆماسی بەوە هات چینی گەیاندە ئەو مەرحەلەیە کە ئێستا منافەسەی گەورەترین نەک دەوڵەت گەورەترین تەحالفی دنیا دەکات کە تەحالفی ڕەسمالی لیبرالیە عولەمەیە کە ئەوان پیادەیەکەن من نامەوێت زیاتر قسە بکەم بەڕاستی ساڵێمەوە من غەدر لە خۆمەکەم هەمووش پێم وایە هەمان شعورمانەیە کە بین لە دوو باسی زۆر جددی کە هەردووکیان باسییان لێوە کرد بە دوو جوولان بتوانین بۆ شتەکان خێرە سەرێکەکەن سپاسانەکەم دکتۆر فەرمووی فرێحزبی لە کوردستان زادەی لە افترازانە باشە دامەزرانی کۆمەڵی خۆی بوون 27 پارتی 46 پارتی لە 23 دەڕاتەکان خانێ لە افترازان دکتۆر دوو نمونەی جوانی هێنا پارتی هێنا کە دەوڵەتی نییە و حزبەکانی بریتانیا هێنا بەڵام شتێکی لەبیر کردەوە حزبی شوعی ئەندونۆزیا و هند و ئیسرائیل لە 1920 ئەندامی کۆمنترنە هیچ دەوڵەتێکش لەگەڵ ڕێدانیە دەبوایە بە حساسیت و زیاترەوە بڕاتە ناو بابەتەکەەوە شتێکی زۆر سەیرەیە یعنی منیش لەگەڵ جەنابتمە نابێت پارتی هێزی خەباتی هەبێت بەڵام ئێمە چوونە لوبنان قوربان تەیاری المستەقبل بەشێکی هەیە بەلای واستەکردن هەر پێمان سەیر بوو چوونە کەتائیب بەشێکیانە بەناوی دامەزراندن چوونە قوواتی لوبنانیە بەشێکیانە بەناوی پێشکەشکردنی ڕاهێنانی سەربازی کەوا بوو لێرەدا دەبوایە یا تیۆری کەڵبژێ بڵێ بەپێ ئەو تیۆریەیە یا تیۆریکی تازای پێشکەشکردایە و قسێک دەکەم بەس پێ بریندار مەبە دەزانم قسەکانی من کەمێک هجومیە یعنی دەبوایە کۆرسێکی مێژووت وەرگرت بایە دکتۆر بمبورە ئەزانی چۆنە هەمومان ئەو کێشەمانەیە لەژێر هەژمونی چەپی کوردستانیە هەمومان کۆمەڵگەکەی خۆمان ئێمال کردووە و تووشی ئەو هێنانە دەبین ئەو تەسەڕوعە سپاس زۆر سپاس
من بسيارة دكتور عمر وشان كابسلو سبارت دكتور عمر كباسي لبيودينا حزب الوصلاتي سياسي كده صندوق من تفانية أو بيودية بابوني دستور تفان جوان ترى وهناك بروفير شورتين و طبعا دستوري برصاتفني أوي كأنه هيش طالع هناك رزقاري اجتماعي وكابسلو باسي ل أردنا مكاننا وفكر نوعي سياسي رأينا بكاكسر وما يجيك لقيرانا كان قيران نبني بثمانية الميوان أو روتا سياسية أنا وشو بتواني نتمنى بنيادني حتى في استطيع وديعنا معهم لأن السياسية كان بدأ يبقى جوهز لصلاة قيران بثمانية الميوان بزوج سباس زۆر سپاس کاکارە زۆر زۆر سپاس دەستان خۆش بی بە ئیجازەی تەوان مامۆستا و دکتۆری بەڕێزمان تۆڕکات و ڕەفیقەکانم لە کۆمەڵناسی دکتۆر دەست خۆش بی بەو بەراوردکاریی کە کردت زەمینەی دروستبوونی ئەحزابی سیاسی لە دوو ژینگە و دوو قۆناغ و دوو زەمەنی جیاواز من تۆزێک هەوڵ دەدەم زیاتر وەکو بڵێ بەلەبەر چاوگرتنەوەی دکتۆر زوو هەڕەشەی لێکردم وتی کۆمەڵناسانە قسە بکەیت کۆمەڵناسانە ئەگەر بچین ڕێگەڕام لێ نەبوو والله ايش باشا تشيشنيا طبعا زور جرينجا باسي او جينجا كومالايتيا بكين كحزبي سياسي تيدا لدايك دبي شو كحزبي سياسي لا انجام دا مزراويتي كومالايتي انجا سياسي بويا او جينجا كومالايتي كحزبي سياسي لدايك ولا اوروبا يعني لا روشالات المبلاطان ژینگە کۆمەڵایەتیەکە زۆر جیاواز بووە لەو ژینگە کۆمەڵایەتیەکەی ئێمە کە حیزبی سیاسی تێدا لەدایک بوو بۆ نمونە کۆمەلگای ئێمە ئەو دەمای کۆمەڵە و ڕێکخرا و دوایی کە بوون بە حیزبی سیاسی لێ لەدایک بوو زۆرینەی کۆمەلگاکەمان نەخوێندەوە علاقاتی اجتیماعی لەنا ئەو کۆمەلگایە علاقاتێکی نەریتی خێڵەچی بووە خێڵ و عەشایر جونگە ئەساسیەکانی ئەو مجتەمەعیان پێکێناوە فەرقی تەبەقی چەند ئەریستۆقرات و خوێندەوار و ئەو چین و توێژانەی کە لەو کۆمەلگایانە گەشایان کردی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و گۆڕینی ژیانی اقتصادی و پەیوەندی ئابووری هەموو ئەوانە زۆر جیاوازی هەبووە بەهاکان فەرهەنگەکان نۆرمەکان لۆیە من پێم وایە زۆر بە هەڵەدا دەچین هەمان تەوقعاتمان لە حیزبی سیاسی دنیا هەیە هەمانیش لە کۆمەلگای خۆمان و لە حیزبە سیاسیەکانی خۆمان نەماندی چونکە ڕاستە ناومان حیزبی سیاسیە بەڵام بە محتەوا و پێکهاتەیەکی نەریتی فکری پەیوەندی کۆمەڵایەتی زۆر جیاواز تایبەت بە سروشتی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمان وێ کۆمەلگا لە دنیای دەرەوە بێت تەماشای بکەی حیزبی سیاسی دوای ئەوە ئەندامەکان دەبن بە ئەندامێکی حیزبی سیاسی ئەو کاتێک کە ئیندیڤیدوالیزم فەردانیەت ئەوەندە گەشە دەکا کەسەکان دەبن خاوەنی بیر و باوەڕی خۆیان مەنهەجێتێک و ڕێبازێک و ئایدۆلۆژیەتێک هەڵدەبژێرن دەست لەناو قەوارەیەک و حیزبێکی سیاسی بەڵام ئایا ئەندامەتی لەناو حیزب سیاسیەکانی ئێمە وا بووە لۆیە بە بۆ چوونی من تەنها حیزبی سیاسی وەکو ناو وەکو چەمک بوویتە کەڤەرێک هاتیە جۆرێک لە فۆرماتی دایتە پێکهاتە کۆمەڵایەتێکی خۆمان بەبێ دەستکاریەکی زۆر ڕاستە نخبەی فکری ئەو دەمای هەبووینە لەگەڵ نخبە عەشائیریەکەی کە ئەو تەشکیلیان پێکینایە بەڵام چێ باڵا دەست بووە ئەوەی پێگەی اجتیماعیە زۆر بەهێزەکەی هەبووە و تا ئەمڕۆشی لەگەڵدا بێ ئەم هێزە ئەم پاوەرە کۆمەڵایەتیە هێزە سیاسیە هێزە ئابووریە دیسان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێزە کۆمەڵایەتیە بەهێزەکەی هەبووە بۆیە طبعاً زیاتر من ناوی لێ دەنێم حیزبی سیاسی بە مۆدێلی خۆمان و زیاتر تەبعی جوڵانەوەیەکی نەتەوەی ناسیۆنالیستی بەرگریکردن و ڕزگاریکردنی هەبووە نەک بە مۆدێلی دنیای پێشکەوتوو یان دنیای ڕۆژئاوا و بۆ کاکسەرۆ من پێشنیار دەکەم لەگەڵ پێشنیارەکانت یەکێک لە ڕێگا چارەکانیەوەی ئێمە لەو قۆناغە دەربازمان بی ئەویش کەمکردنەوەی سراحەت ئەم سراعەت ئەو سراعەتانەی کە هەیە بەردەوام بەریەک دەکەوین ململانێ دەکەین شەرعی ناشەرعی دەبێ ئەمە بە جۆرێک ڕێک بخرێ و بکرێ ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد ئەنجومەنی سیاسی یەک ڕەنگە یەکێک لە ڕێگایەکان
و بۆ مەبەستی پەروەردە و خوێندن و پەرەپێدانی ئەم ژێرخانە بەڕاستی دەبێت زۆر بە جورئەتەوە حزبە سیاسیە باڵا دەستەکان دەست لە ناو جونگەکانی موسساتی زانستی ببەندن. دەبێت زانکۆ و پەیمانگا خوێندن قوتابخانە دەبێت ببێتە شوێنی زانست و فێرکردن و شوێنێکی نیشتیمانی لێ دەبێت. بەهەرحاڵ ئەوە ڕێی منە و سوپاس. زۆر سپاس زۆر سپاس وڵات دکتۆر عومەرەوە من هاوڕای محطەی چوارە مشێت بە زانستی و حزب دروستبوون بە لەوزانی یعنی ئینشاءاتی مثلا وحزب كما محطة شمولية حزب تازه که پیشوا من زمان پوپولیسمی که هوا شخصیت تازه ما يسمى بالشخصيات السياسية اللي بيجوا محطة شمولية سبب دول كان حزبي إيما كيش حزبي دولة دروسته أما وكان يقول لك سيكولوجيتي حزبية استوابي أما يعني وكان شيء سنجي جوا كسيكولوجيتي حزبي إيما ندواي ورقة بحكم راليش بهما دو سيكولوجيتي كان في جوش سيكولوجيتي شور الجري هو ثوري هو وباش يقلو حزبانة برمضنا ميتودي يساري شاف وكدو زايش كسيكولوجيتي شي عنف الأساسات ده فهمي كان سرو باس كده من الذين أو يعني درس شو شنو أو وزيرك أبو أما أنا في سيكولوجيتي ما تاس لكن ما سيكولوجيتي رابطو درنا شو أحزاب السياسية والعاطفية إلا رابطو درنا شو تنها ولا بكيستا نموذج شيء بسيط هو يعني ودياري شنو بحكمه كبارتي حزبي شيء فكري نبوه ايديولوجي نبوه حزبي هو لسر اساسه بنيادي مسألة نتوي دروز هو هر سنة تاستا ميتودي ناسيوناليزم لأنه حزبي بارتي مشان ميتودي شيء زور بقوة دنيا بلام سياستي نتوي بقوة أو أما لسر بنما يدوش ليش يعني كبأمان جانغر تو أغلبية سياسية دو أبي برسنتر بقولنا تومش كبهيزني ما بس ده كالشري ناسيوناليزم أو ناسيوناليزم كبكالشر سبارة كاكسرو من سواسي متعلق طبعا كاكسرو مثلا شورجير استاد مفهوم كزيارة شورجير للرابطو ليستا أبي دو زور بنظري من دو زور تراسي پیراسی پیشوی شورجیراتی تا سالی نوتیه و بکره تا سدی 2015 او شورجیراتی که هاتونا شمولا عموما او که هبونا هیزیان لا شورجیراتی سرداری پیشمرگاتی شاخ ورگرتو اما لنیو بالیف و دو شدانیشتی مثلا اوان شورجیر ناسوریان دیتن ناراحتیان دیتن بلام ئێستا دەبێت ئەم شۆڕژێرەکە هێشتا کەماوە عقليەتی شاخی لەگەڵ عقليەتی شار تۆزێک تێکجیران ودا یعنی دەبرێکڕاچوون دەبیتن ئەبێ بینەوە جارێک دیکە بە بۆچوونی بین دیسان نەتەوە ناسیۆنالیزم وەکو فکر وەکو میلۆت بەسەرتە بگرین بۆ ئەوەی شۆڕژێری تازە ئەوەی فۆرمەکەشی کۆنە بەڵام عقليەتی لەناو شاخە ئەبێ ببێتە شۆڕژێرە لەسەر ئەساسی تیۆری ناسیۆنالیزم زارێکی دیکە بە ئامانج بگریتن وە درێژە بداتن ئێمە ئەگەر ئەم دوو حاڵەتە نادیدە نەگرین شۆڕژەکانی ئێستا کەشمان ئەتوان ئەو ئامانجانێکە تۆ باسم کاکسۆر ئەو حەزانێکی ئێستا کە وەکو چارەسەرێک نیشانەدا شۆڕژەکە توانی چارەسەری بکات بەڵام ئەگەر ئێستا سایکۆلۆژیەکە دەرنەچین تۆ پێم وایە لە حاڵەتی سەربەستووی دەبین کۆتا قسێشن ئەوەیە پۆپۆلیزم حاڵەتێکە هاتووتە پێشەوە دەسەڵاتی سیاسیە و ئەکادیمیست و مفەکرین ئەبێ لە بەرامبەر پۆپۆلیزم هێرشێکی بەهێز دروست بکەن بەرمەبنایەکی معرفی و فکری ئەگەر نا پۆپۆلیزم لێ پێ ناچێت. سپاس کاکشار زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە من هەردوو ملاحەزەی زۆر بەسیتم هەیە زۆر سپاسی برادەران کاکسەرە و دکتۆر ئەمەرەکەم بەو بابەتە پڕ بە نرخەیان باس کردووە حقیقەت من لەلایەک تەماشاکەم یعنی کە وەکو مقارنەیەک بەراوردێک لە بینی دەسەڵاتی حزب و دەسەڵاتی دەوڵەت من بەڕای من یعنی حزب لە هەموو دەوڵەتان دەسەڵاتی بەرزترە لە دەوڵەت چونکە چێ دەوڵەت داهانێت چێ حکوومەت داهانێت حزبەکەیە بەڵام لە دەوڵەتانی پێشکەوتوو
ئەم دیاردە ئەو هەبەزەقی دیار نییە وەکو لە برین لە عێراق لە کوردستانە لە ئەوانە بەڵکو ئەوان زیاتر تەفاعولێکی زۆر ئەویان هەیە یعنی نزیکتریان لەگەڵ یەکتر هەیە بۆ نمونە پەرلەمان مەسەلەن بۆ لە بەریتانیا برادران نەزانن ئەندامان سەرکردارکان هەموو ئەندامی پەرلەمانن وەزیرەکان ئەندامی پەرلەمانن بۆیە مەسەلەن ئیجابی ئەوە ناکات تۆ جیهەتێکی ترت هەبی کە بڕیار بدەیت لەسەر یاسایەک لەسەر شتێک هەر پەرلەمانەکە خۆی یعنی تەمسیلی ڕەئی حزبەکە ئەکاتن بە شێوەیەک یعنی ئەبێتە صاحب قەرار مەسائلی تر هەیە مەسەلەن لە ئەمریکا حزبی جەمهوری ئەمانەی سەنەت هەموو ئەندامی بەرزی حزبەکەن یعنی وەنەبی یەکێک کاتبێت بچن یەکێک تەرشیح بکەن بۆ لە تەمسیلی حزبەکەیان بکە تەمسیلی ئەویان بکە کە هیچ یعنی مێژوەکی وهای نەبی لە ناو حزبەکە و خۆی ئەسڵەن پێگەیەکی نەبی لە ناو حزبەکە و لە عێراق تقریبا لە عێراقش عینی شت ڕووی داوە مەسا تا ئێستا تەماشاکەی لە کوردستان مەسەلەن دەورەی یەکەمی پەرلەمان تەماشا بکە چەند ئەندامانی سەرکردایەتی ئەندام پەرلەمان بوون پەرلەمان بڕیاری ئەدا پەرلەمان تەفاهماتی تێدا ئەکرا دەورە بە دەورە کەمتر بووە ئەم تەواتدا لە عێراقش عینی شت ئێستا لە عێراق چه بڕیارەدا پەرلەمان نە ئەوانەی لە پشتەوەی پەرلەمان ئەوادن چونە مەسەلەن ئیدارەی دەوڵەیان دروست کردووە کە لە پشت ئیدارەی دەوڵەش ئیداری تەنسیقی هەیە قەرارەکە لەوێن دەرزیاتر ئەدرێت ئەمە تەئسیری چی بووە تەئسیری ئەوە بووە کەوە ئەم مؤسساتی دەستوری و لەگەڵ مؤسساتی دەوڵەت تووشی زۆرە لاوازیەک ببن یعنی نەبن خەڵکەکە زیاتر فکری بۆ حزبەکە بچی کە خاوەن قەرارە ئەسلەکەیە بەو شێوەیە ئەمە تەئسیرێکی زۆری هەیە یعنی لەسەر ئەم بابەتە ئەمە نقطەیەک بۆ حەزمە کرد باسی بکەم هەتاکو ئەو اقتراحی ئەنجومەنی سیاسی بەرز ئەمە لاوازکردنێکی تری بەڕای من هی مؤسسات ئەبی یعنی جیاتێککە دروست دەکەی کەوە لە دەرەوەی حکوومەت بڕیار بدا لەسەروی حکوومەت بڕیار بدا لەسەروی پەرلەمان قەراردا ڕەنگی ناحیەکی باشی هەبێ لە بۆ تەوافقی یعنی گشتی شتێکی عێلاقات نەرم بێتەوە عێلاقات زیاتر پەیوەندی هەبێت بەنسبەت سوالێک کراکەوە ئایا مەکتەبی عێلاقات حزب بۆ چێتی هەموو ئەحزابی دنیا مەکتەبی عێلاقاتیان هەیە مثلا من خۆم کە بەشێک بوویمە لەوانە کارم کردووە مەسەن کە ئەچمە کۆنفرانسێکی نێودەوڵەتی هی ئەحزاب هی سۆشەل دیموکراتە هی محافزینەکانە هی لیبرالەکانە هەمووی ئەحزاب حازرن و هەموویان مەسئولی عێلاقاتی حزبەکان هەموو هەیەنە هەموو ئیشی عێلاقاتی حزب زۆر فەرقە لەگەڵ ئیشی وەزارەی خارجیە هەیەنە هەموو شتێکیان هەیە ئەرێ وەڵڵا هەموو جا ئەوە شتیان هەیە نا واستە شتی وهیان نییە بەڵام یعنی ناناوی کۆمەڵاتیان هەیە بەس بە وەکو ئەوانە مشاكل كومەڵایەتی حزب حەلیت زۆن مەسائلی ئافرەتە مەسائلی جاندارە مەسائلی وەنیا هەدی قەتڵومەتش کاکرێت ئەوە هەموو مەسەلەی حکوومەت و مەحاکم و ئەوانە سولحی عەشائری گەورەترین نا ئەوە سولحی عەشائری نییە لەوێن دەر عەشائری بەس ئەوش نەوع عەشائیرەکەیە مثلا هەیە عەوائل هەیە باب و باپیر و باپیری حزبی عومالە مثلا ئەوەش هەیە يعني هەیە عائلەیان محافظینە هەرم لە حیاتی خۆم دەنگم نەداوە بە عومال بە محافظی نەدەم بە جەمهوری ئەدەم بە ئەوە ئەدەم ئەمەش هەیە بەڵام ئەمە وەکو ئەوە نییە یعنی بڵێ وەکو دکتۆر کامران زۆر سوپاسیان دەکەم من کەم قساکەم
والله دقيقة ئەو لۆ دوو دەقەکە من زوو ڕۆیشت حزبەکان ئەو حزبی براوەکە باڵێن حکومەت دابنە ئەوە مەسەلەی زۆر طبیعیە هەموو دنیا زانین حزب ئیدارەی حکومەتەکاندا بەس ئێمە من پرسیارەکەم ئایا حزبە کوردیەکان لە ئەزمموی دروستکردنی حکومەت و دامۆزگاکان و هیچ سوودیان بینی لەو ئەزمموە تا ئێستا چونکە من بەراوردی کەکەم کاکش ئیشاراتی دا پەرلەمانی یەکەممان حکومەتی یەکەممان حتا وەختی دوو ئیدارەیە خەڵکی زۆری تیا بوو هەم سپۆر بوون هەم ئەزممویان هەبوو بەس ئێستا بینم لە پەرلەمانە تازەکان و حتا لە حکومەتەکان یا بەتەکمەیەکێکە بینم يعني نه أزمونية نه بسبورها وبعض خلفيات كردية كشي خياطة يعني انتماء قومي كشي لا ما داوت ما نسر حسابي أو أنا قراني بس ناو نايل يعني أبينا نازل أنا بيت قران كاريك كراوة للديد السياسي الكردي هيك قران كاريك كراوة تأستا والله من قمانمي نازل من ترسم أم جالس عين الحكومة وعين البزم روج بروج برو خارب ياكو شلون يا ما بلي بسبونين لزانكو يا والله زانكو روج بروج برو دوا وروا داموزكا كان ديك شهروا يعني شلون ايما وشارع حكومه بكينه وحزب السياسه كان بكينه كاكا بس ازمون ما نهايه دوباره ماشي تازه بين خلشي سبور بين خلشي ازمون بين لو تقول فلان وعشائر ونازان مسيو بس بابا بتجدي وقرني شيء زور زور سپاس بۆ ئاخافتنەوە بڕاستی ئاواکردنا پارتیە سیاسی وەک پیڤانێکە سیستەمێکە ناودەوڵەتیە یعنی ئەو بەلکی ڕۆلاوێ ئەو ئارمانجێوێ وڵاتێکی تا وڵاتێکیش چاندێکی حتا چاندێکی تێ گوهردن لێ ئەو ئەز متفقم بدکتۆر إنه أو بارتيا سياسي أرمانجوي ويدا سلات به حتى بقي دا سلات ويد ريا هل بجارتن ديمقراطية أو خلل دور دي مسألة هل بجارتني ديمقراطية المخابن للدفري ما لروجلات نافيم تايبات ديمقراطية أو بيتر تقليدة حالك تقليدية بيتر إنه دس بالإنكرنة أو بينجي زائد يك تبينه لجم ولاتي بيشكتي أو ديمقراطية مرحلات بري وهي أوج شاندك وعيك ثقافتك أو سنتري دواني ريسيرش أبحاثها هنا دراساتها شيء يمكن إنه كاني ديمقراطية شيء كما تدنجي خبده كما أزبيب أري كما أزبيب منا فأف براستي الدفرة مدة روجلاتا نافيدا أف يعني بروبلمك براستي إنه حالة ديمقراطية وك تقليدة كده هذا يعني الفرقة ما جداية ما ولاتي بيشكتي هي إنه راست أنا الجمع برلمان هنا دولة روجلاتا نافين والهريمان قرطان حر برلمان هي لأو برلمان بالطبيعة ملتي وحالة يعني بنكها ملتي كر أو دمينن برلماني بيتر طابعي حزبي السر طابعي سياسي حزبي السر فجبر في تخوستن رولا جفاكا سيفيل أو جافدير لسر حتى لسر برلمان لسر دسلاتي لسر حالات تنفيذي إجازة فيديك بس برسامج دكتور إنه رولا جفاكا سيفيل وقت د أفكرنا بارتية سياسي حتى شرا دقه لينا ساعات خوش زور سپاس کاک اسمان کاک برزان زور سپاس باش دەستخۆشی لە هەردوو ڕێزانی پێشکەشکردنی سمینارەکە دەکەم بەڕاستی دوو بابەتی تێکاپشێشنەوە ئەو چەق ڕۆستوویە سیاسی کە ئێستاش دروست بۆ پەیوەندی بۆ هەردوو بابەتەوە هەیە لە ڕاستیدا هەردووشیان میکانیزمن هەم حزبی سیاسی هەم موسسات يعني بەڕێکەوت دوای کردووە کە حزبی سیاسی پێش موسساتی فەرمی دروست بێت بەڵام کێشەکە لەوەدایە مۆنۆپۆلی یان بەردەوامبوونی شەرعیەتی شۆڕژێری لەناو موسسات دوای کردووەکان نەهێڵدرێت یان ڕێگە پێ نەدرێت کە موسسات بێزن یان موسسات بۆ مەفهومە سامەڵانتیکتۆری کە دەڵێت
ئەو چوار پێوەری کە دیاری کردووە بۆ مؤسسات لە مؤسساتی هەرێمی کوردستاندا نییە و هەردوو میکانزم ئامانجیان ئاسایشی نەتەوەیی یعنی پاراستنی ئاسایشی نەتەوەی پێشخستنی وڵاتە یعنی لە هەر کەسێکی سیاسی بپرسی ئێستا خەباتەکەی و ئیش و کارەکانی بەرنامەکەی پێی دەڵێ من بۆ مەسەلەی ئاسایشی نەتەوەی کوردی هەوڵ دەدەم دەبێت یان جگە لە ئاسایشی نەتەوەی بۆ پێشخستنی وڵاتە پرسیارەکان لە بۆ کار دکتۆر عومەرە لەوبارە یعنی چۆن وا بکرێت کە حزبی سیاسی دابماندرێت لە مەسەلەی مۆنۆپۆلی دامەزراوەکە چونکە خودی بەهێزبوونی دامەزراوەکە خزمەت بە ئاسایشی نەتەوەی دەکات کە ئاسایشی نەتەوەی بەرەو پێشەوە دەڕوا لە مەسلحەتی هەم سەرکردە سیاسیەکان هەم ئەندامانی بۆ سیاسیەکانە ئەوەی کاکسەرۆ من پێم وایە یعنی ئەو مەرحەلە ئینتیقالیە تەواو بوو کە شەرعیەتی شۆڕژێڕی بۆ شەرعیەتی یاسایی دەستی پێ کردووە ئەگەر لە 92 قبوڵی ناکەی لە 2005 سەرکردە سیاسیەکانمان بۆ خۆیان دەستوری عێراقیان نووسیوە و ڕازی بوون لەوەی کە شەرعیەتی شۆڕژێڕی بپسڕێنن بستە ناو خەباتێکی مەدەنی بەڵام ئەوەی ئێستا ئێمە دەیبینین کاکسەر یعنی چۆن قەنەعەت بە شۆڕژێڕێک دێنی کە ئەو بەها شۆڕژێڕی کە هەی بووە کاڵ بۆ تۆ لە لای خەڵکی و خەڵک ژیری مؤسسات کە پێشتر هەیەی ئێستا لە پاشەکشەدایە بە بەڵگەی ئەوەی کە بۆ نمونە هەتەنیا لە ماوەی 6 ساڵ لە 2017 کە 92.7 دەنگمان بۆ ئەوەدا کە بپسڕێن لە مؤسساتی اتحادی پشت بە مؤسساتی خۆمان بەستین بەڵام لە 2023 50 بەسەرەوە خەڵکەکە دەنجی بۆ ئەوەداوە کە بگەڕێتەوە سەر مؤسساتی بەغدا بۆی بەکری واتە ئەمە ئەو بەهای شۆڕژێڕی بە شێوەیە کاڵ بۆتەوە کە خەڵک نەفرەت لە ڕێزە باسی کردنی وێنەی شۆڕژێڕی هەیە شۆڕژێڕی پێش 92 هەمان شۆڕژێڕی پاش 92 نییە ینی سەباب بە ئیسلاحات لە زانکۆیەکان بەشێک لە بەڕێزان ڕەتیان کردو بەڵام من پێم وایە کە نەخێوانییە ینی ئەوەی کە دەبێتە هۆی پێشخستنی وڵات و ئاسایشی نیشتیمانی کۆی کە لە ئەمریکا لە ماوەی جەنگی ساربینیمان زانکۆکان بوون بەڕاستی بەڵام تۆ بی ئێستا 8,000 قوتابی خوێنی باڵاوەتگری نەتوانین پێک هەزم نەکرێت و نەتوانین ئیداریان بدەین باشە و بی زڵەوی دەسەڵاتی جێبەجێکردن بگری و مۆنۆپۆلی دەسەڵاتی ئابووری بکەی و دەسەڵاتی تەشریع و قەزایی ڕیسوا بکەی ینی ئەو پێمان دەڵێ کاکتۆر عومەر پێمان دەڵێ کە دروستکردنی مؤسسات نەک هەر لە پاش حزبی سیاسی لاواز بووە بەڵکو بۆ تا چوارچێوەیەکیان بنیادێکی کۆمەڵایەتیدان پێدانراوی فەیک بۆ تەنیا پاراستنی بەرژەوەندیەکانی حزب و پرسیارەکەم بۆ هەردووتان ئەوەیە کە چۆن دەتوانین دەست بە پرۆسەیەک بکەین بۆ ئەوەی کە خۆمان دابماڵێنین لەو شەرعیەتە شۆڕژێڕ. زۆر سپاس کاک بارزان باش دەستان خۆش بێ وەڵامی زۆر بەکوتی سێ پرسیارم هەیە یەکەمان نەزانم ئەوەندەی مامۆستانی مێژوو لێرن یان من ئەو مێژوو نەکردێتەوە یان ئەگەر هیچی بێ ئەوەندە بەرجەستە نەبوو کە پێی بزانین پەیوەندی نێوان حزبی سیاسی و ژنی کوردە ئایا بۆ تا ئێستا حزبێکی سیاسی لە کوردستاندا دروست نەبوو کە ژنێک سەرکردایەتی بکات و پرسیاری دوم بۆ دکتۆر عومەر لە ماوەی ساڵانی دوای دامەزراندنی حکوومەتی کوردستان قوارەی هەرێم ئەو حیزبانەی کە دروست بوون چ پەیوەندێکیان بە ئازادی ڕادەربڕین و زەمینەی دیموکراسی هەیە ئایا پەیوەندێک هەیە یان وەکو ئەو باسەیە کە جەنابەت باسی کرد ئەوەی مەسەلەی ڕووخان و بێئیتیماییەک تەنها بەرژەوەندیخوازی و پرسیارێکی دیکەم بۆ کاکسەرۆیە لە چەند ساڵی ڕابردوودا با بڵێن لە 30 ساڵی ڕابردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە گشتی ئێمە دوو بزوتنەوە دوو جەریان زۆر پێش ئەکەون زۆر سەر ئەکەون زۆر ئەچنە نێو خەڵکەوە ئەوانیش ناسیۆنالیست و مەزهەبگەراکانن لە بەرامبەردا جەریانەکانی تر بەتایبەت مەسەلەی دیموکراسی ئەوانە تۆزێک لە بەرامبەر ئەمانە هەست بە شکست دەکەیت هۆکارەکەی چییە؟ دەستخۆش سپاس کاک شەهریار ماوەس شارێ زۆر سپاس دەستان خۆش ماندوونەر پرسیارێکم لە کاک دکتۆر عومەر هەیە کاک دکتۆر ئێمە تەنیا پێما بێت لە دنیادا نەتەوە کۆمەڵگەی کوردیمان نییە کە بۆ سەر بەخۆی و بۆ ئازادی شۆڕشی کرد بێت و حەولی دابێت ئەمەی بەدەستێ نابێت چەند کۆمەڵگا و نەتەوەی دیکەمان هەیە کە ئێمە بۆ بابەتی خۆمان مەسەلەن پێشتر لێکۆڵی مەمان لێ کردو مەسەلەن وەکو باس وەکو کاتالۆنیا کە ئەمانە شۆڕشیان کردووە تەنانە شەڕی سەرداریان کردووە و دواتر تا ڕادەیەکە وەکو ئێمەکیانێکی نیوە سەر بەخۆیان توانیوە پێک بێنن
بەڵام ڕۆڵ و ئەرکی حیزبەکان و ئامانی حیزبەکان لەوێ زۆر جیاوازە لەو شتێکە ئێمە لە کوردستان هەمان تەنانەت مەسەلەن کاتالۆنیا هەر لەگەڵ ئێمە ڕێفراندۆمی کرد 4-5 ڕۆژ پاش ئێمە بوو ئەو کێشەی کە دوکتۆر بارزان باسی کرد لەوێ ئەمە بۆ شێوازە نەبوو کە بڵێن خواستی خەڵک بۆ پشتگیری دەرەنجامەکانی ڕێفراندۆمی کوردستان دابەزێت ئێمە چۆن دەتوانین وەکو بێنچمارکێک لەوانە بە ڕێچاوگرتنی جیاوازیە کەلتوری و نەتەوایەتی ئەم جۆرە شتانەمان سوود وەرگرین بتوانین ریفۆرمێک بکەین لە شێوازی پەیوەندی نێوان حیزب و حکوومەت لە کوردستان. زۆر سپاس ماڵشەیەک دکتۆر ژاقەت ماڵشێ جان دەقەوە بوو بە یەک دەقەڵی دەقەیەکی ئینشاڵڵا دەقەی بزنایەوە دەستان خۆش بێ لە بابەتەکەتان زۆر زۆر بە قەولی توێژەری لەڵان ڕاندا کام دکتۆر ئەمەد خۆ دەزانی لە دوای لەمانی نمیشینەکان ئاخر ئامرازی بەڕێوەبردنی کۆمەلگای کوردی حیزبە حیزبەکەش وەکو دەیبینین هەموو سەر گوێلایەکیان تەک و تۆزە و بۆ یەک تەماشای دەکەینەوە لەو 30 ساڵێک کە ئێمە سەرپەنایەک دروست بووە بۆی ئەو کۆمەلگایە بەڕێوە بباتەوەوانە بەڵام لە ڕاپرسیەکان دەرکەوتە خەڵکێکی ناڕازی هەیە یان نسبەتێکی زۆرە ناماشێ ئەو بەراوردی جەنابت کرد لە نێوان ئەوروپا حیزب چۆن دروست دەبێت لەگەڵ ئەو وڵاتی ئێمە کە بۆ فۆرمە دواتەوتویە بۆچی دەستەبژیری بریاردەری سیاسی شۆڕژگێڕی کورد نەیتوانی ئەو کۆمەلگایە ئاوێتە بکات لەگەڵ ئەو فۆرمە پێشکەوتووی کە لە دنیادا هەیە چونکە بەو فۆرمەی بتوانی بامان حکوومەتمان خۆش بوێ ئیتیمامان هەبە بۆ خاک بۆ ئازادی بۆ سەربەخۆی پرسیارێکی تریشمەوەیە بۆ کاتسۆرەی بە پێ و چەقبەستویی کە باست کرد پێش دروستبوونی دەوڵەت هیچ نەوتەوەیەکێ وەک ئێمە ئاوا موسساتەکانی پێش بکەوێ و یعنی ئەرکی خۆی ئەنجامدا بێ یعنی لە حکم حیزبی دابووبێ وەکو ئێمە بەڵام دەوڵەتی نەبێ ئەو نەتەوێ نەگەیشت بێتە سەربەخۆی بەڵام باشتر کاری کرد بێ لە ئێمەەوە کێبینێکی تریش وەڵا هەر ئیزافەیە پشتگیری بۆ مامۆستای کە باسی ئەوە کرد ئەو فۆرمەی حیزباتی لە کوردستان مۆدێلێکی تایبەت دروست بوونی بۆیە هەبوونی مەکتەبی علاقاتیشەوەش هەر مۆدێلێکی تایبەت زۆر سپاس دکتۆر نازدان پرسیارێکم هەیە خۆی لە دکتۆر هەرچەند من هاوڕام بە زۆربەی قسەکانی پرسیارەکەم و هەمان پرسیاری منیش لە وڵاتانەوەیشە وڵاتانەوەی کە بۆ کاکسەرەوە ئێمە کە باسی ئەحسابی سیاسیەکەی هەنێ خاڵ و پێشنیارت هێنایەتی کە زانست هەمووی لەگەڵتان بەڵام من بنەمای سەرێکی ئەم کێشەیە کە لێرە هەیە کە هەر لە کوردستان نیە بەگشتی لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی پرۆسی لە ئەسڵ ئایا وەرگرتن و بەکارهێنانی پرۆسی دیموکراتی لە وڵاتانی کە فێری نظامێکی شمولی سوڵتەوی بوون بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ دیکتاتۆری بوون ئایا ئەم وڵاتانە تۆ ئەتوانی بە ماوەیەکی کورت لە دوای ڕوخانینی ڕژێم تۆ هەڵیان گریتەوە بە پەلەپەلیان بڵێ فەرموو بڕۆ ناو پرۆسی دیموکراسیەوە خێرا فرەحیزبی بکە و خێرا ئینتگریت مەشغوڵ بە لەگەڵ ئەم ملەتە و لەگەڵ ئەم هەڵچەرخی ئەم دنیایە زەحمەت سێ بۆ 4 نەوەت ئەوی هەتا ئەو کۆمەلگایە فێری پرۆسەی دیموکراسی بێ بەتاوەتی چونکە پرۆسەی دیموکراتی پرۆسەی سلووکە هەڵسوکەوتە ئەمە نییە من دانیشم بیچەسپێنم لەسەر تا بڵێم وانکە لەو حاڵەتە ئێمە وڵاتێکان وڵاتێکی وەک عێراق پێشتر لەسەر نظامێکی شمولی بووینە هاتین و هاتچینەتە ناو وڵاتی نظامێکی بەناو دیموکراسی وەنیە ئەم دیموکراسی لەسەر چ بنەمایە لەسەر بنەمای دەوڵەتی یاسایە واتە دەوڵەتی مؤسسات و یاسایە لێرە من عێراقیەکم بەرمەنە بەگشتی حکوومەتی عێراقیان وڵاتێکی وەکو عێراق کە حکوومەتەکەی دامەزراوە لەسەر بنەمای دەوڵەتی یاسا کە بنەمایەکی هەڵچەرخە لە جیهانە بەڵام ئایا تۆ دەوڵەتی یاسا بە تەواوەتی دەوڵەتی یاسا و مؤسسات لە عێراق بەکاردێت ئایا بەکارهێنانی فقط بۆ تەنها بۆ ئەوەیە کە تۆ بەکاری بێنی تا بگەیتە ئامانجت واتە ئێمە
وامان دروست کرد دەوڵەتێکی قوڵ واتە دەوڵەتێکی عمیقمان لەناو وڵاتەکە دروست کردووە ئەوەیش بە حکمی چی ئێستا وەکو کاک دڵشاد باسی کرد من لەگەڵ هەموو قسەکانی دەسەڵاتی حیزبی و دەسەڵاتی سیاسی ڕاستە لە هەموو جیهانە ئەوانەی ئەگەنە سەر دەسەڵاتی حکم لە ڕێی حیزبەوەی بەڵام دەستی وەردانەکە نابێت چونکە تۆ لەو حاڵەتە کەوات لێکرد بە دەوڵەتێکی عمیق لەو حاڵەتە تۆ نەتهێشت ئەو دەوڵەتە وەکو کیانێکی سیاسی ئیشەکەی بە جوانی بەرێ بەڕێوە ئایا ئێمە پرسیارەکەم لەوەیە بۆ دکتۆر بەردەوام بوومان لەسەر ئەو سیستەمە کە سیستەمێکی هەڵچەرخە دیموکراسیە پێڵێن سیستمی دەوڵەتی مؤسسات و سیستمی دەوڵەتی یاسا ئایا ئەو سیستەمە بەردەوام بوونی هەڵەیەکی گەورە نییە ئایا من ئەگەر بۆ ماوەیەکی کورت 4 ساڵ 5 ساڵ بگەڕێمەوە بۆ نظامێکی شمولی کە ئەو نظامە شمولی هیچ پەیوەندی بە نظامی حکمی سەردامەوە نییە نظامێکە لە سەطحی حەرفەوە هەیە ئایا من بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەم فرە حیزبایەتی کە هەمە ئایا چارەسەرە ئەم فرە مەکتەبەیە کە کراوەتەوە لە دەرەوە و لە ژوورەوە لە ناوە نەیدەمە دەست یەکێک بۆ ماوەیەک یەک لایە بەس چارەسەری کاو ڕاستی کاتەوە دوای 5 ساڵەکە یان 6 ساڵەکە بەڵام معنای نییە یاسانەی ئایا پێویستیمان بۆ پرۆسەیە هەیە؟ دەستاش زۆر سپاس دکتۆر میش زۆر سپاس بۆ داواتتان ئەم یەکەم جارە بەشداری دەکەم زیاتر قسەی سیاسی ناکەم لە مێژە تێدا بەڵام زیاتر من لەبەرەوەی کە دکتۆر میشی من عەمەلی بووە من ڕەنگە هەندێک برادر من بناسن لەژێنە 25 ساڵ دکتۆر بووم و عیادەم بوو کورد و غیری کورد هاتبوونە لای من و عیلاج بکردین من زیاتر ئیشی دەستی و عەمەلی بکرد و زۆر قسەم مەجاڵم لەو قسە بکەم و ئێستاش خەیفش بۆ قسانەیە کە بە عەمەل دەکرێن یعنی قسەکان کە قسەکە دەکرێن کردەوەکەشی دەبێت ئەگەر بڵێم دەڕۆم دەی بۆ وەریا بەس ئەمە هەر شارەکەی دەڵێ هەر دەڵێن و پێناگەین و هەر دەڵێن پێناگەین ئەوە لە خۆشێک لەناو مەدایە بەس بە هەر شێوەکە دێمە سەر بابەتەکە ئەمن وەلی لە مۆزوعەکە نەچێت دەبێ مەخاتی ئەو دوو برادەرێکی بێت کە خۆیان ماندوو کرد و فکرێکیان داوە بە ئێمە ونابي دشيان بين كدشيان بين يعني دام بخيني فكرة زوريان زوريان بين أجل من ذلك طبعا عمل لك في دكتور عمر ده هم على بيت أو يجبوني أو ما توقف ديني حسب منصور من أجل لأميري بس يحسن كذي حسب فا يقدر الشباب طبعا هو حينتهي إما همش من لا وكشتي يعني أو كشتي برزقاتي همش ما روشبي وخير دواري وهي كده بتشي هيك لەژیان و لە خوارەکیشی کردو و چاکی دەزانین تا ڕادەیەک ئێمە ڕۆشنبیری ئەو دەکەین ئەمە دەبێت ئەو مەسعی نەجات دێنین و لە خۆشیەکانی دەستنیشین بەبێتنی من چەند ساڵە 5 ساڵە دەروێ وڵاتە بووم لە ئێران و چوون بۆ دەروێ وڵات منداڵ بوومە گەنج بوومە بۆ خۆم پێگەیان بووم ژیان کرد و حیزبایەتیشم کردو و کە قیادەی موقەتەش دروست بووە یەکەم دانیشتنی لەبیان تێدا بوو هەموو ئەو دەورانەم دی و بەرچاویشی دیارە یعنی قسەی جەنابەتم زۆر هاوڕامە کە پەرلەمانێکی حیزبی دروست بکرێت کەو حیزبە کوردیانە دەنزیکەوە یەکتر بناسن یەکتر بگەن لە باتی ئێمە بچینە خوارە لە ئیعلام بچنێ و یەکتر بدەن و چەند کادری بچووک دەرەجەی 4 بۆ ئەوی بازاڕێک بۆ خۆ دروستکەن ئەو مەسافەت بین ئەو حیزبانە دروستکەن و تیجارەتێک بەو قسانە بکەن ئەم لەگەڵ تومە لەسەرەوە لەکەوتنەکەوی پەرلەمانێکی جگە لە پەرلەمانی کوردی پەرلەمانێکی حیزبی هەیە ئەوانە هەن ئیسلامینە علمانيين دينيين ديمقراطيين ليبرالين وهم كومونجاي ما كهي أو بديتني من أوفكيش زور ساعة أجل زي بتجيبني هم بدري أو أنا السنة ولا يجلسوا في الشغل هو الأخوان جو كان بيجنب هذا السرتاو كوا السرتاو اللي خارج يطلع يبكي ويتبعنا أو أبيتر بقوله أمر الأخير هذا السر متكان زنابت يعني جملة راكب أو كاك خۆشەویستی کاکسەرۆ گوتی باسی کرد گواستنەوە لە کۆناغی شۆڕژێری بۆ کۆناغی دامەزراندی ئەو کۆناغا بەدیتنی پڕ لە مینە پڕ لە ئەڵغام یەک لەوانەی مان شەڕی برا کوژی ئەو ئەڵغامەشی گەورە بوو یەک لەوانە بوو گەندەڵیە کە معناتە سەروەتی گشتی هەموومان دەستە سەر باغڵی کاک من یعنی ئەوی تر ڕاستە من پرۆشەهی دەکەمەوە بەس معناوی لە وڵاتی دەی بەشی کەم لەگەڵ هەمووتە شانازی بووم کە خۆشەی لەکوم خاوەن بەڵام دەبی ئەوەی ببینێت کە وڵاتەی هەموومان هەرێک لەوی بەشی خۆی وەربگری بەڵام
دەوی بەسەر یاسا و عەدالەت بی ئەمە ناتوانم ئێکەچی پاداش بکەم کە دژی ئەو ڕێڕەوەی بگرێت و هەروەها کۆسپیشی داناوە ڕێگە بەربەرەکانی من و هەزار شۆڕژێری کردوی ئەو ڕۆ دەسەڵاتی هەبی ئێمە کە ڕۆشنبیری ئەوەش تشتی زۆر ناخۆشە مکافاتکردنی ئەو مرۆڤانەی کە خاوەن مکافانی شاهدەدان بە مرۆڤە کە نەیخوێن ئەو شتانە گرانە ئەجیناوی دیکە گران نیە ئەوی تر یعنی ئەوهامی دۆمەوەیە پەیدابوونی ناوچە و ناوچەگەرایەتی ئەوە هەوڵی پێوە سلێمانیەوە دوورچی ئەوە عەشیرەتە ئەوە شارێت ئەو شتانە ئەمە بەرەو پاشە بەرەو پاش بوونی ئەو دیوەخانە هەرێکە داشت دیوەخانی من فەوقە دیوەخانە ئەوە تیکتۆک و سۆسیال میدیای و کابراایکی کوری گەورەسترە بە پام دەردەچی دەڵێ ئەمە سوپەمانم ئیتاقە ئەتۆ هەم حکوومەتە چۆن لێک ناوی لەناو ئەو حکوومەتی بزنە دەکەیت ئەو حکوومەتی سەحیب دەکەیت دەبێت یەک حکوومەت هەبێت کە تەفسیری هەمومان بکە تێدا خۆمان ببینینەوە ئەو عەشیرەتیش هەوڵ دەبێت نەمینێت ئەمە کوری کابرایەکەم عەشیرەتەکە یە بەس بەکاری نایێت لە دەستگایەکی گەورەژێ دەکەم ڕۆژەکەم کتەم کاکە چاشێکی بتومە ئەسڵەن عەشیرەت هەر بەڵای پێناکەم نیمام کابراش کوور هەموو برای منن لەگەڵ چێتێ بگەم برادەریم لەگەڵ چێتێ ناگەم نەیدوو دەکەم کەس دوشتراتێ کەس ناکەم چکۆم چێت بیومە بە چه ئازارێک ئەو ڕوو بۆ خود پەیدا بووە گرنگترین شتەیە کە بچەسپی و بزر نەبێ نەفەڵێ دوژمن زۆرن کاتچۆن دوژمن زۆرن ئێمەش هەولێر سلێمانی دوژمن نێ هەوڵ هەولێر دوژمن نینە برای من هەموو دەورەی مە دوژمنە هەموو ناحەزیمە ئەوەیە بۆ تەماشا بکەن فەڵەستین کوڕی بەسەرە 26 وڵاتی دەوڵەتی عەرەبی دەبچێت ئەو هەموو مەساڵحی دنیای کەس بەخەبەریان نایە دوێنێ ترەمپ چوو بڵێ ئەوەی کابرا واستەی پێ نەکرا پێ بڵێ با بە شەڕی غەزە ڕابگرێت بەس ئەوەی دەی پێکرا کە بڵێ کابرای سووری ڕەفعی عقوباتی سەر بکە ئەوە پڕ بە مانایە یعنی بە میلەتێکی ئەگەر جێنۆساید بکرێن لە سووریای دەبێت هەمومان تەماشاکردن قسە سوڵات دەبێت ئێمە بەرگری بکەین چۆن لە میدیسین بش بوونم زۆر قسان دەکەم عەفو بکەن زۆر لە مەوزوع دەرچین بەڵام بە میدیسین دوو شت هەیە یان تۆ دەبێت عیلاجی نەخۆشی بکەی یان دەبێت بەری بکەیت کە بەریت گرت توش نایە فاسیەکە کەم شەکلی هەبی چەوری هەبێ عیلاجی وەی کەمسوش دەسڵی بڵ نابێت زۆر دەژی تۆ بەڵام کاکە چەوری زۆر شەکستە تۆ دڵا شەوی لە خۆت دەخوات ئەکەمە نەخۆشی نیانە یەکەم جارە دکتۆر ئەمیر دکتۆر ئەمیر کوڕی شەهیدی بەناوبانگ شێخی حاجە وەسوویە و عایزێک شۆڕگەری دوور درێژە هەموو ژیانی خۆش تەقریبەن لە بەخێر بێت دیارە زۆر برینداری زۆر برینداری ئەماش هەموومان نەلا برینداری دوو کەسمان ماوە دوو بەڕێز دکتۆر سامان و دکتۆر ڕەشاتە لە دکتۆر سامان نەچێت لە دکتۆر ڕەشات ویسی ئاخر کەس بینە لە دکتۆر سامان وەڵی دەقە زیاتر لە خوارد مەجال خۆی حازر کردەوە ئەم بینم دکتۆر سامان دێتە لە قسە دەدەقەمنا بەعکسە وەڵای سوالەکەی میان دەستخۆشی لە هەردووتانەکەم زۆر بابەتی باشتان بژان سەرکەوتوو بین ئینشەڵڵا بەڵام ئەم قسەیەکەم جارە لە مەسەلەی زانکۆکانەوە کە عێلاقی بە کاربوونی و بە هینیکیشەوەیە زانکۆکانی کوردستان هەمووی زانست بەعام بەرەو خوارەوە ڕوا چ لە پەروەردە چ لە خوێندنی باڵا هەمووی بەگشتی بەرەو خوارەوە ڕوا هۆکارەکانیشی نارخان دەستی خستە سەر هیچێک لەوانە دەزوەرانی حیزبەکانە لەم زانکۆانە و هەروەها چووکارکردنەوەی زانکۆی ئەهلی زۆر وای لێ کردووە لە نەوعی و بێ بە کەمی و ئەو قوتابانەی کە ئەچنە مەکتەبەکانی بڵێنەوەی کە بە پارە خوێنن کە داخل بوو ئەبێت تەخەڕوجکە ئەچێتە دەورەی مەسەلەن دکتۆرا هێشتا لە سنف هەوڵ ڕۆژە داوام کە هەموو عالم پێڵە دکتۆر ئەمانە هەر ڕووی نەداوە لە عالەمە ئەم شتانێک کە هەیە لەبەر ئەوە ئەبێ خوێندن و خوێندنی باڵا هەردووکیان پەروەردەش نابێ وەزیرەکانی حیزبی بن بە هیچ نەوعێک ئەبێ خەڵکی ئەکادمی بن لەسەر زانست ببرێت و ریفۆرمێکی تەواو لە هەر دوو وەزارەتەکە بکرێت بۆ ئەوی بتوانێت چۆن ئەم زانکۆانە کۆکرێتەوە چەند زانکۆی بکرێت بە یەک زانکۆ و
و چۆن ئەڵێ بەڕاستی چاودێری زانستەکەیان بکەن بۆ ئەوەی نەبێ بۆ ئەوەی کە هەر تەڵەبە دەرکەن و چووکە دووە ڕۆژی گەلەکەمان ئەم قوتابیان ئەگەر ئەمانە خۆڵ بن ئەمە خیانەت نییە لە میلەتی کورد دەکرێت ئەگەر خیانەت نەبێ ڕنگ و دەنگ و هینی خیانەت چۆنە بەڕاستی ئەمە کاریساتێکی گەورەیە هەر بۆ پەروەردە باڵێ یەکەمەکانی پەروەردە لە هەموو لە سنفی شەشی ئەعدادیا باڵێ هەمویان لە هینی حکومیەکانە سەیریان کە هەر هەمویان لە هینی کوڕی فەقیر و هەژارە ئەوانەی کە ئیمکانێتیان لێ ئەوانە یەکەمەکانن نۆکو زانکۆ مەکتەبە ئەهلیەکانن ئەمە هینێکی زۆر گەورەیە ئەبێ بەوردی چاوەگرێ بۆ ئەوەی دووە ڕۆژی گەلەکەمان ڕووناکتر بێ بە ئەو گەنجانەی کە پێگا دوهەمیشت بەحسی ئەمریکا کرد وتی ئەوانەی کە لە ناو حیزبەکانان زۆری خۆشیان لە کۆنگرسە زۆر ڕاستەکەی ئێستاش لە حیزبەکانە وایە بەڵام لەوەیە مەسلحەتی میلەت لە پێش و مەسلحەتی حیزبەکەوەیە چه حیزبێک لێرە ئەتوانێت بڵە حیزبەکەی بڵێ دەنگبەل و دەنگناچی لێ ئەکرێت کەواتە هیچ حیزبێک نییە بتوانێت لە قەراری حیزبەکەی خۆی دەرچێت لێرە بەڵام لە ئەمریکا دژی حیزبەکەی خۆی شوستە دژیێنە هەتاکون ئێمە نەگەین ئەو وەعیە بگەین ئەو ئەندامانەی کە ئەچنە پەرلەمانی کوردستان بێ یان عێراق بێ کە ئامێرین خەڵکێک بێ بەتوانە بێ خەڵکێک بە زانست بێ خەڵکێک بێ مەسلحەتی میلەتەکەی لەسەر و مەسلحەتی حیزبەکەی بێ چونکە حزب ڕێگایەکە بۆ مەسلحەتی میلەتەکە نەوەکو بە عەکسەوە خزمەتی مەسلحەتی حیزبەکە لەسەر و مەسلحەتی میلەتەکە بێ زۆر زۆر سپاس دکتۆر سامان دکتۆر بەشار آخر کەس جناب آخر کەس یعنی وەختەکە هەموو لۆمی ئەوەڵا نا زۆر بە کورتی کاکە دەستخۆش ئەو بابەتانە و ڕژاندنی ئەو بابەتانە گرنگن بۆ سەر لێدەرکردن بۆ قسە لەسەرکردن و تێگەیشتن طبعا ئەوانە گرنگن بە تایبەتیش ئەمن دوای دێمە سەر ئەوەی کە شۆڕش و شۆڕژێڕی کاک سەرۆ دکتۆریش پێوەەر چییە بۆ پێشکەوتنی کۆمەلگایەک و هەروەهاش پێشکەوتنی شێوازی خەبات و تێکۆشانی ئەو کۆمەلگایە پێوەەر سیستێمە کۆمەڵایەتەکەیە ئەو سیستەمەی کە لە چەند پێکهاتەیەکی کۆمەڵایەتی چینەکانە توێژەکانە ئینجا موئەسساساتەکانن ئەمانەن کە وات لێ دەکات بەم جۆرە خەبات بکەی بەم جۆرە بیر بکەیەوە بەم جۆرە ڕەفتار بکەی ئەوە واقعی ئێمەیە ئێمە کەس باسی سیستەمی کۆمەڵایەتیمان ناکەین ڕاستە ئیشارەتی بۆ دەکەن بەڵام نەک بە قوڵی و نە بە تێر و تەسەلی بۆیە ئەو حیزبی مۆدێلی کوردی نازانم کامتان وەردەم جەنابەت بەحسی مۆدێلی کوردی کرد لە حیزب ئێدا ئەوە سیستەمی کۆمەڵایەتی ئێمەیە کە ئەو مۆدێلەی بۆ دانای و تاریخەکەش مێژۆکەش ئەگە بخوێنینەوە هەمومان تقریبا ئاگامان لێیە کە چۆن پێکاتە کۆمەڵایەتێ ناکۆک بەیەکەکان لە ناو یەک حیزبە نەیانتوانی هەتا ئاخیر بەدەوام بن توێژی ڕۆشنبیر لەگەڵ پێکاتێکی کۆمەڵایەتی دەرەبەرجی خێڵەتی عەشایر ئاغا میر نەیتوانی بەردەوام بێت خۆشی لاواز بوو ئەو توێژە لاواز بوو بچووک بوو نەیتوانی ببێ بە شتێک بۆیە سیستێمی عەشایری ساڵ بوو بەسەر ئەو نخبەیە نخبە لاواز کەس بێگومان باڵادەستی چینی دەسەڵاتدار ناهێڵی ئەمیش ئەو نخبەیە پێش سیستێمەکە بە دواکەوتوی دەمینێتەوە لەسەر شۆڕش و شۆڕژێڕی من هەرچەندە لە نەوەتەکان لەگەڵ برادەرێک لەسەر لاپەڕەی گۆڤارێکە دەمە تەقیەکی درێژمان لۆ پێیابوو لەسەر خەباتی چەکداری کورد چەند وتارێک ئاڵوگۆڕکران ئەمن
هەر بزەبت گوتم ئەوە مۆدێلی ئینتخاباتی کوردیە ئەوە شۆڕشی تایبەت بە کووردا هەرچەندە لە ڕووی عیلمیەوە شۆڕش نییە شۆڕش نییە ئەگەر بێتە سەر حەقیقەت شۆڕش ئەوها نابێت کە تۆ بەس بچی تەقە بکەی یا فکرەیەکی بەس سەر بەخۆی تەواو ئەوە شۆڕش نییە نا دەبێت بیرۆ شۆڕژێری بیرۆکەیە تیۆریە ئەبێ هەموو زونگەکانی ژیانی کۆمەڵایەتیت بگرێتەوە گۆڕانکاریان تێدا بکەیت نەخێر ئەمە بۆ پێشەوە و ئیدی تەقە بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا چی بکەین و مۆدێلی کوردیە وەگەیشتە ئەمڕۆژ تا ئەمڕۆکە ئەمن ئەوەی سەرنجی ڕادشام عینوانی کتێبێکی نووسەرێکی زۆر بەناوبانگ ئەو لوبنانیەکە تەرابلسی فەواز تەرابلسی نووسیوێتی شۆڕشی بێ شۆڕژگێر شۆڕشەکانی بێ شۆڕژگێر الثورات بدون ثوار سەرنجی ڕادشام بەڕاستی فعلا ئێمە شوینە کاکە ئێمە ڕاستە شۆڕشمان هەیە ڕەوشی شۆڕژگێریمان هەیە داخوازی شۆڕژگێریمان هەیە بەس ئێمە شۆڕژگێر نەبوو خۆمان جۆری خەباتەکەمان شۆڕژگێرانە نەبوو لەگەڵ ڕێزم ئەمیش هەو بووم ئەمیش شۆڕژگێر بووم بەڵام ئێستا لە وتارەکانیشمان دیفاعم لێ دەکرد بەڵام ئێستا نەخێت شۆڕش ئەوها بەڕێوە ناچێت بەو جۆرە و ئەوەی ئەو سەرکەوتنەی ئێستاش بەخوای هونەری شۆڕژگێریەکەی ئێمە نەبوو زۆر فێک بوو دووەلی دروست بوو ئیتر ماڵیان ئاوا ئەوە ئەمەیان گەیاندە ئێرە و هێشتاش هەر شۆڕژگێر نییە و بیرۆکەی شۆڕش هێشتاش لەناو ئێمە بزرە و سەبەبەکەشی سیستێمە کۆمەڵایەتەکەیە هەموو دەرد و بەڵاکانی ئێمە سیستەم و بەها کۆمەڵایەتی و ئەوەی مامۆستا هەندێکی گوت پەیوەندیە کۆمەڵایەتەکان توش جوانت گوت ئافەرین دەستخۆش سپاسی شوێوە دەستخۆش دکتۆر مەمنون جا ئێستا بە 5 دقیقە ڕازی بن ئێوارەتان باش جارێکی ترماندوو نەبن الحەقی وتوێژەکە ئەوە نییە بڵێین ئێمە لە بەرەیەکی نێوە لە بەرەوەیەکی هەر ئەوەیە کە هەندێک بیرروبۆچوون عەرز دەکەیت و مناقەشەی لەسەر بکرێ و بیرروبۆچوونی جیاوازیش بە تەئکید ئەوە تەبیعیە کە دەبێ هەبێت ئەگەر نەبێ خراپە کاگازات ڕۆشت بەس ئەمن تەئکیدم لەسەر حاڵەتی ئێستا من یەک دوو شت دەڵێم من لە کە باسی مۆدیلی کوردی حیزبی سیاسی دەکەم مەبەستم پێ ئەوەیە بیخوێنینەوە و خەسڵەتی خۆی هەیە کە دەیخوێنیتەوە کە بەراوردی دەکەیت هەندێک تایبەتمەندێتی و خەسڵەت و سیمای هەیە کە لە حیزبی سیاسی وڵاتێکی تر نایدۆزیتەوە دەبێ ئێمە ڕێک لەسەر ئەوە بوەستین ئەمە لە لێکەوتە و دەرهاویشتە ئیجابیاتی هەیە سلبیاتیشی هەیە دەبێ کار لەسەر ئەوە بکەین کە سلبیاتەکانی کەم بکرێتەوە یەکێک لەو کایانەی کە زۆر زۆر گرنگە و چارەنووسازە پەیوەندی نێوان حیزبی سیاسی کوردیە لەگەڵ قوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەم پەیوەندیە گرنگ و کاریگەرە کاکتۆر جعفەر وەڵاهی من لێرە ڕێک باسی ئەوەم کردم کە حیزبی سیاسی وەکو جۆرج لە کاش دەڵێ ئەڵقەی پەیوەندی نێوان ئینسان و تاریخە ڕێک حیزبی سیاسی لە میرنشینە کوردیەکانەوە تا دەگاتە قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان ئەڵقەی ئەم پەیوەندیە کەواتە لە هەموو ئەم تاریخەدا حیزبی سیاسی تعبیری لە وجودی سیاسی ئێمە کردووە گەلوونەتەوە بەبێ وجودی سیاسی هەڕەشەی نەمانی لەسەر دەمێنێ بۆیە ئەم ڕۆڵە گەورەیە و ئەم ئەڵقەی پەیوەندیەی حیزبی سیاسی هەمومان دەبێت بە نەزەری ئەتیبار وەری بگرین ئەوەی کاک فواد فرە حیزبی من هیچ شکم لەسەر ئەوە نیە دیاردەی فرە حیزبی لە هەرێمی کوردستان لەژێر تەئسیری ئینشقاقی سیاسیدا و چەندین حیزبت ئێستا بۆ ڕیز دەکەم کە لە ڕێگای ئینشقاقی سیاسیەوە لەدایک بوون
یەکگرتو هەندێک حزبی سیاسی تر یەک دەرزەن حزبی سیاسی هەیە ئەم ئینشقاقە سیاسیەش کە فرەحیزبی دروست کردووە لە ئیدارەدانی سیراعە لە ڕاستیدا زۆر جار پەنای بۆ توندوتیژی بردووە نەبۆتە نمونەیەکی فرەحیزبی سیاسی دیموکراسیانە کە باسی لوبنانت کرد بەڕێزت ئەی باشە بەڕاستی ئەوەندە نمونەیەکی باشن ئێمە لێرە دووبارەکەینەوە نەخێر ئەسڵەن دەبێت سەرکۆنەیانکەی ئەسڵەن دەبێت وەکو نمونەی پۆزەتیف هەر باسییان نەکەینەوە شەرمە لێرە بڵێ دەبێت مەکتەبی واستەدا بنی لە هەر کوێی دنیا هەبێ نمونەیەکی بێزراوە دەبێت دژی بوەستینەوە بە خۆشحاڵیشەوە ئەگەر کۆرسێکی مێژوت کردەوە بەشدار دەبێت بەو شەرتەی بۆ خۆت مامۆستان بێ ئەوەی کا کاروخ ڕێک لەگەڵم دەستور لە ڕاستیدا دەستور بۆ ئێمە تا ڕادەیەک دەبێتە چیمەنتۆی کۆنکرێتی بەهێزکردنی قواری سیاسی و دەستوری هەرێمی کوردستان شکی تێدا نییە کە جۆرێک لە تەکاملی سیاسی کۆمەڵایەتی ئەوەی کە ئێستا بەشێک لە کاریگەری سلبی فرەحیزبی ئەوەیە کە وحدەی نەشاتی حکومی نییە دەستور تا ڕادەیەک هاوکارمان دەبێت لەوەی کە ململانەی سیاسی حیزبی تا ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆی نەکراوە هەموو جارە تەخیر بووە دەستورت هەبێ ناتوانانی تەخیر ببێ بۆی هاوکارمان دەبێ و متتەفیقین لەوە و یەکێک لەو شتانەی کە لەم خولەدا دەبێت هەوڵ بدرێ بکرێت مەسەلەی دەستورە ڕەنگە هەموو کێشەکان چارەسەر نەکە ئەویش عەسای سیحری نییە بەڵام بەڕاستی هاوکارمان دەبێت دکتۆرە چنار ئەوەی کە کاکتۆر ڕەشادیش گوتی هیچکی تێدا نیە بەشێکی زۆر لە شارەزان و زانانی علمی اجتماعی سیاسی تاکیدیان لەسەرەوە کردووە کە تۆ دراسی ئەحزابی سیاسی کە بەبێ ڕەهەندی کۆمەڵایەتی بە هەڵەدا دەچی ئەمە زۆر کاریگەری هەیە و تەسیری هەیە بەڵام لە ڕاستیدا متتەفیقم لەگەڵت دکتۆرە بەس ئەوەی کاکتۆر ڕەشاد لێرە نییە ئەگەر ئێمە بین لە ڕوانگەیەکی چینایەتیەوە خوێندنەوە بە واقعی کۆمەڵایەتی و تەسیری لەسەر ئەحزابی سیاسی بکەین من پێم وایە ڕەنگە تووشی هەندێک ئیشکالەتی نەخوازراوە ببی ئەوە دەجێڕنەوە دەڵێن دوای 58 کە عەبدولکەریم قاسم هاتە سەرکار و ڕژێم گۆڕا چەپەکان تا ڕادەیەک ئازاد بوون لە نەشاط و ئەمانە دەڵێ خۆ پیشاندان بوو لە کۆیە مامۆستا مەسعود محەممەد دەژێڕێتەوە دەڵێ دەپرسی ئەوە چییە دەڵێ وەڵا ئەوە خۆ پیشاندانە شۆعیەکان دەڵێ چی دەڵێن بڕۆخێ چی بڕۆخێ سەرمایهداری بڕۆخێ دەڵێ شەو لێکمدایەوە بیرم کردەوە کۆیە بە هەموو خان و دوکان و بازار و قەل و قازی و بفرۆشی ئاپارتمانێک ناکات لە لەندەن چی بڕۆخێ دەڵێ گەڕێن با دروست ببێ ناکاتە وانە دکتۆر جا ئەوەی بۆعدی سایکۆلۆژی و ئەوەی محەتەی چوارەمی من گوتم لە دوای کۆتای هاتنی جەنگی سارد و ئەویش هەر پەیوەندی بە جەنگەوە هەیە لەگەڵ دروستبوونی قاوەرەی سیاسی هەرێمی کوردستان هەندێک حزبی تازە دروست دەبن کە ئەویش بۆ خۆی خاوەن جۆرێک لە خصوصیەتن بەڵام دیسان ئینشقاق هەر حەزوری هەیە نمونەی زیندوو کۆمەڵی ئیسلامیە نمونەی زیندوو بۆ ئینشقاق گزوتنەوەی گۆڕانە ئەوەی کە دکتۆر کامەران سوود وەرگرتن لە ئەزمموی حکومڕانی دەبێت سوودی لێ وەربگرین کاک دکتۆر دەبێت سوودی لێ وەربگرین هەم لە ئی خۆمان هەم لە ئی وڵاتانی تر دراسی بکەیدا مەسەلەن بەڕەئی من ئێستا ئەو وەرەقەیە لە نێوان پارتی و یەکێتیدا زۆر حازر دەکرێت و ناقەشەی لەسرە بەشێکە لەو ئەزمون وەرگرتنە بەشێکە لەو ئەزمون وەرگرتنە بۆ ئەوەی کە لە ڕابردوودا وجودی ئەحزاب لە ناو حکوومەتە بۆ ئەوەی کە پێدەگوترێ وحدەی نەشاتی حکومی تەسیری سلبی هەبووە لە داهاتوودا ئەوە دووبارە نەبێتەوە مەسەڵەن ئەو دەڵێ دەبێت من شەریک بووم
ئەوی تریش دەڵێ دەبێ بڕیاری حکوومەت چۆن لە زاخۆ جێبەجێ بوو لە پێنجوونیش جێبەجێ بجێ ئەمانە لە ڕاستی لە نەتیجەی ئەزمونە ئاراستەیەکی دروستە بۆ ئاراستەیە بڕۆین سوودی لێ وەربگرین و دواتر لە مەسەلەی دەستورە هەندێک حکایەت کۆتایی پێبهێنین کاک ئیسماعیل ئەوەی مجتەمەعی مەدەنی لە ڕاستیە مجتەمەعی مەدەنی زۆر گرنگە هەتا مجتەمەعی مەدەنی ڕێزان بەشێکیان لێرن لە مجتەمەعی مەدەنی لە ئێمە شارەزاترن ئەمان جیاوازی نێوان حیزبی سیاسی لەگەڵ مجتەمەعی مەدەنی ئەوەیە کە مجتەمەعی مەدەنی ئامانجی سوڵتەی نییە بەس حیزبی سیاسی هەیەتی بەڵام دەبێتە نێوەندێک لەوەندێک لە نێوانی حیزبی سیاسی لەگەڵ مجتەمە لەگەڵ سوڵتەیە ڕۆڵی پۆزتیفی دەبینێت تا مجتەمەع مەدەنی بەهێز بێت وەڕاستیە بۆ پەیوەندیەکی باش نێوان حیزبی سیاسی لەگەڵ کیانی سیاسی و سوڵتەی سیاسی باش و کاکتۆر بارزان شەرعەتی شۆڕژگێڕی بۆ ئێمە پرسیاری لەسەرە و قسەی لەسەر کراوە من بۆ خۆم پێم وابێت کە لەو وجودە سیاسی کە ئێمە هێشتوەتەوە شەرعەتی شۆڕژگەریش زۆر کاریگەر بوو ئێستا ژۆکو باسم کرد یەکێک لە ئەرکەکانی حیزبی سیاسی کوردی ئەو دوانەییە هێشتا حکایاتی گەیشتن بە سەروەری و ئازادی لەلای ئێمە کۆتایی نەهاتووە دەبێت حیزبی کوردی ئیحتیمامی پێ بدە با نمونە بۆ بێنمەوە ئەوەی لە کەرکووک ڕوویدا نمونەیەکە هەم بۆ ئەوەی کە هێشتا ئێمە خەتەری وجودیمان لەسەر هێشتا قۆناغی ڕزگاری نیشتیمانی تەواو نەبووە بەڵام تۆ حکوومەتیشی وجودێکی دەستوریشت هەیە بەرپرسی لە خزمەتگوزاری بەرپرسی لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ مرتەمبی ئەوەی لە کەرکووکی ژەڕوویدا لە 2007 دیسان چیرۆکێکی زۆرمان نادارە لەو بابەتێکی ئێمە قسەمان لەگەڵ دەبێ هەوڵ بدەین دڵنیایی لە لای قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان بێ دەبێ هەوڵ بدەین دڵنیایی لە لای حکوومەتی هەرێمی کوردستان بێ بۆ نمونە دڵنیایی دیفاعکردن ئەگە لەگەڵ وەزارەتی لە لای وەزارەتی پێشمەرگە و هێزێکی پێشمەرگەی نیشتیمانیە گرتو بێ پێویستمان بەوە نەبوو لێوێ لێک بترازێ ئەو دڵنیاییە نییە بۆیە حیزبی کوردیش بەشێکی تا ئێستا دەستبەرداری هێزی پێشمەرگە نابێت بە چەقانەیەک لێوێ لێک جیابوونەوە ئەگە ئەو دڵنیاییە لە ناو قوارەی سیاسی و سوڵتە هەبێ پێویستە بە هەندێشتی تر نابێت ئاهوراخان وەڵاهی ئەوەی حیزبی سیاسی و ژن کە بۆ ئاکسەرۆی بەجێ دەهێڵم ئەو حیزبانەی دروست بوون چ پەیوەندی بە دیموکراسیەوە هەیە طبعا ئەمە زۆر ڕاستە دیموکراسی سیاسی بە تایبەتی بەبێبوونی حیزبی سیاسی زەحمەتە تۆ قسەی لەسەر بکەیت بەڵام تۆ ئێسامە بەین دراسی بکەیت فرە حیزبی لە کوردستاندا پێش بوونی قوارەی سیاسی و دەستوری پێش بوونی دەوڵەت لەڕی دیموکراسیشەوە بەراوردی کەی لاەنە باشەکانی زیاترن یا لاەنە سلبیەکانی دڵنیام لەوەشدا بە هەندێک نەتیجە ئەو تۆ دەگەین کە لە شوێنی تر نایدۆزیتەوە ئێستا بە پێی یاسا ژمارەیەکی زۆر لە حیزبی سیاسیمانە کاریگەری لەسەر هۆشیاری سیاسی و لەسەر گەشەکردنی دەربڕینی بیرۆڕای سیاسی لەو ڕۆ سیاسی دیموکراسیەوە تەئسیری هەبووە بەڵام سەبارەت بە کاک دڵشادیش لە ڕاستیدا ئاخر ئێمە حیزبی سیاسی قانونیمان هەیە کورسێکی پەرلەمانی نییە معقولە مەکتەبی علاقاتی خارجی هەبێ هەر ڕۆژە لە لای کنسوڵخانەیەک بێ و داوەتیوی دەکا و ئەوەی دەکا باشە چی دەکا ئەمە چی بۆ بەهێزکردنی قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان تێدایە ئەمن تێدەگەم کۆنگری حزابی دیموکراتی دنیا هەیە کۆنگری حزبە سۆشیال دیموکراتەکان هەیە زۆرێک لە علاقەش هەر هەیە بەڵام ئەوەی ئێمە بەڕاستی بەڕادەیەکە یعنی نمونەیەکی ینی هینی تێدا نایدۆزیتەوە لە شوێنی ڕێکی خێە بەڵێ ئەوی تریش کاک دڵشاد لە ڕاستیە
دەمجی مؤسساتی کە من باشم بەشێکە لە ڕێخستنەوە و پێداچوونەوەی ئەو پەیوەندی نێوان حیزب و قوارەی سیاسی مثلەن ئەو مەجلیسە سیاسی بۆەوە نییە قەراری سیاسی بدەن بەس ئاساییە بەلای منەوە ئاساییە جەنابی سەرۆکی هەرێم لە گەشتێکی دیبلۆماسی دێتەوە ئەنجومەنێکی سیاسی هەیە نوێنەری حیزبە سیاسیەکان لەوەیە بۆیان باز دەکات ئامە بوو هەڵبژاردن لە ڕێگایە وەرە با گفتوگۆ بکەین لەسەر یەکتری مەسەلەن شەڕی بودجە لە ئارادایە چی بکەین ڕاستە ئێمە لە پێناو گەیشتن بە سوڵتە لە ململانێداین بەس خۆ لە پێناو هەندێک بەرژەوەندی گەورەدا ئەگەر هەرێمی کوردستان بەهێز بێ بۆ هەمومان باشە مەبەستم بۆ گفتوگۆ بۆ نەبوونی بۆشایی سیاسی بۆ پرسوڕا نەبێتە بەدیل بۆ دروستکردنی قەراری سیاسی و ئەمانە منیش لەگەڵ ئەوە بەڵام واقعی ئێمە ئەوەی پێویستە بۆی ئەو فرە حیزبەیە زیاتر نەبێتە هۆی لێکترازانی سیاسی لێکترازانی کۆمەڵایەتی هەندێک حکایەت کە سەری کێشا بۆ توندوتیژی تۆ لە ڕێی مؤسساتەوە پەیوەندی بە یەکترەوە هەبێ گفتوگۆ بکەی هەڵوێستی هاوبەشت هەبێ ڕوێی هاوبەشت هەبێ لەگەڵ پاراستنی بیرۆچوونی جیاوازیش من تەسەوڕ دەکەم ئەمە بۆ وڵاتی ئێمە بەکەڵک بێت واقعی وڵاتی ئێمە ڕەنگە ئەوە بخوازێ ئەوەی کە دەڵێ وڵا کورتی دەکەمەوە دووسێ هەوڵ دەدەم دەمجیکەم ئەوەی وڵا ئەوەی کەتەلۆنیا بەڵێ ئەوەی کەتەلۆنیا کاکتۆر بۆ ئێمە زۆر جگاینە بەڵام لە ڕاستیدا ئەمە زۆر جات تەمەنامان دەکێت مثلا لە دەوڵەتی فیدرالە لە دەوڵەتی فیدرالە ئێمە مثلا لە ئیسپانیا باین یان مثلا ئێمە کیوبک باین لە کەنەدا نەدەگەیشتە ئەو ڕادەیەی وانە خەتەری جینۆسایدمان لەسەر بێ و سوپانا دەستوریەن دژی ئێمە بەکار بهێنرێ و وانە لەوێ ڕاستە مشکیلە هەبوو بەس نەگەیشتە ئەو ڕادەیەش کە بابە مجتەمەعی دەولینەی هێشت و بەڵێ هەبوو بەڵێ هەندێک ئیزراعاتی ئەمنیش کرا ئەوەی کاکتۆر جعفەریش قسەم لەسەر کرد دکتۆرە نازداری متفقم لەگەڵی ئەوەی کاکتۆر ئەمیر وڵا کاکتۆر ئەمیر هەندێک قسە هەیە ڕەنگە لە ئیعلام و بە شێوەیەکی گشتی بیڵیت زۆرت لەسەر کرد بەس بەڕێزان لێرە ئەمن دڵنیان بەشێکیان بیرۆچوونەکانی سامۆلی هنتنگتۆنیان خوێندۆتەوە دراسەیەکی هەیە بە ناوی سیستەمی سیاسی لە کۆمەڵگا گۆڕاوەکاندا ئەو باسی مەرحەلەی تحولی صناعی لە ئەوروپا و لە ئەمریکاش دەکات دەڵێ لە هەندێک مەرحەلەیە گەندەڵی بەشێ بۆ لە ئیستیقراری سیاسی ئەو دەڵێ ناڵێ باشە ئەو ناڵێ باشە ناڵێ دەبێت شەرعەتیشی پێ بدرێت بەڵام دەڵێ واقعەکە وای خواستووە گەندەڵی بۆتە بەشێک لە ئیستیقراری سیاسی وڵاتەکە دەبێت پێیدا تێ بپەڕی بەمانای ئەوە نییە بەسەرت دازاڵ بێ قبوڵیکەی دەڵێ دەبێت شەڕی لەسەر دش بکەین ڕوبەڕوو ببینەوە ئەمن پێم وایە لە هەرێمی کوردستان هەندێک جار بەشێک بۆ لە ئیستیقراری سیاسی ئەو بۆ مانایانەیە بڵێین ڕۆڵی پۆزەتیفی هەیە قبوڵمان بێ شەریعەتی پێ بدەین ئاساییە ئەمن نەخۆشی سەرەتانی هەیە لێ بڵاو بێت و لێ نامێنە کیمیایی دەبەست کابرا دەبی چاک دەزانی جەناب دەزانی عیلاج 20 سەدمەش هەیە بەڵێن هێنا خەڵکو دەڵێ کەم شارن ئەو نوکای بۆچی لەبەر بەشی زۆری خانوەکان ئی دەوڵەتی شارەوانی بێنە دەیدا بە خەڵکەکەی بە کرێ ئەو کرێژ وەردەگری دەیدات بە معاش بۆ خەڵکەکەی دەگەیشتی بەڵام سعرەکەی مناسبە هەموو قسم دەتوانێت تێدا بژی یعنی کابرا دکتۆر دەتوانێت پێ بژی کابرای فەڕاشی دا بژی بە پێی ئەوەی خۆی کرێەکەی دەداتێت وڵاتەکەش دەوڵەمەندە دەگەیشتی پارێکی هەموو شارەکە نەهەر بڵێم ئەم کە دکتۆرم بەڵکو کابرای فەڕاشیش باش دەژی ئەویش مەتاڵیش تەقاڵی دەخوا
بس ليلة وانيا ليلة كاكا شوت آسمان هيك هداني مثلا كنت جرزمين أكاديمية شو معنى بوالي دكتوري شده دكتورة شو زور هي أكاديمية كوري مني تمشي يعني كوري بالتالي وفقيرة زيجش عاطلة هيك شانسين يشجعوا بيه بس كابرا كوري مسؤولية كريشة راسي اوباما اگر لحبيره با يعني كده حكم قرايش كيش كان لك الامريكا رئيس امريكا كابرا جهاديو بس سوسيال دجيان لا نجي بتقول كده ايوا انا يا وانا تو يعني ودي ماشي في ودي كفوشي ولكن عملنا خوشه كم هابو شيء لا يدفع لا يمشي لا يمني كنت كتغير سجاني كلك كيف كلك لا هذا النقطة أنا دي دكتور كل الشركة دولة كتير خزانة من الخدمات أكيد استكملت هنا ده العلم بقول دزيت شيء بدم بقول سمع عن آرام بقري فكان عيني شيء كان شيء دكتور هو بس هو ده هو بعدين طبعا ما ذكري أو كابريا ما ندري ما كل يسمع وين يعني يسمع بمشكلة بعقله مش تدين تمام بوصلي هموما شو من أقول موضوع جديد بيهمو بشيء عدالة الشيء يعني أشتغلتها ولكن كم تابوشين نحكي قابل دكتور تابوشين أنا خوش كابل كن الله يجزيك أسبريش بوس بيد الله نادي قال لي أوي بنايم عمل حفل خود سند أول دم بدي نادي ما وخش أوي دواي قصي من نجنابة دفوتين براسي درين براسي دفوتين دوای قسەیم لەسەرەوەی کاک دکتۆر سامانی وڵا کاک دکتۆر کاک دڵشادیش باسی کرد مەسەلەن تۆ بچۆ پەرلەمانی سوید نووسراوە فراکسیۆنی حیزبی سۆشال دیموکرات حیزب حزوری هەیە لەناو کۆنگرێجیشدا حزوری هەیە لەناو کۆشکی سپیشە حزوری هەیە لە پەرلەمانی وڵاتانیش حزوری هەیە زۆر ئاساییە أصلاً ديمقراطية سياسي، جشعي سياسي، تنمية سياسي، استقرار سياسي، ما بحزب سياسي نابد يعني. بلام أويتون أما علاقك تنظيم ذكي. برجمانية كل شوية قيناك حزب. زعي وكبار سمكت يعني أم مرحلة إما كهشتات دولتني كيانك سياسي مان هي وخطري وجودي مان لسرة حندي شت فرض ذكا ك دەبێت لەگەڵی بڕۆین و قوبوڵمان بێت بەڵام ساوانی حکمی 30 ساڵە تر زۆر سپاس قوربان زۆرمان لاداوە 20 دقەمان لاداوە جا بۆی 5 دقە گەردەچین چی لە خوار ڕۆژ دەکرێت بەردەوام بەڵام من هەر خەڵەتم دەمەجیان چونکە هەمووتان مانگە بوون و گرنگی ئەو مناقەشەی بوو کە ئێستا لێرە ڕوویدا من کە لە تقديمكي خوم دا كتم دولتي إما أبي حكومة كمان لسبنا دولتي مودرن داب مزرعة دولتي مودرن أو كدكتور عمر إنه كتاب لكن إشارة بك هو هذا دولتي أساسي قانون بريء قانون أولية سرکردەکانی سیاسی بەپێی بەرژەوەندی چی بیانەوەی لە پەرلەمان تێپەڕێن کە ئێستا حاڵی پەرلەمانی ئێمە چەند دەورەیە ئەوەیە بۆیە ئەوە تەنگ و چەڵەما قوڵ دەکاتەوە بەپێی تەجربەی سیاسی لە وڵاتانی سەقامگیردا و بەپێی فەلسەفەی سیاسی و هی قانونی قانون ئەو نەزەریەیە یان ئەو عیبارەتەیە کە رابطەیەکی یان پەیوەندیەکی دیاریکراوی ناو کۆمەڵگا کەشف دەکا و تەنزیمی دەکات بۆیە دەڵێن قانون کەشف دەکرێت قانون تەنیا داناندرێت ئەگەر ئێمە دەوڵەتی قانونمان هەبێ دەبێ ئەوە قانونزانە عالمەکانی وڵاتی ئێمە ئەو قانونە دابنێن ئەوانەش دەبێ ڕێگەیان لە پەرلەماندا ببێتەوە تا بتوانین قانونی باشمان هەبێت ئێستا ئێمە قانونی خراپمان یەکجار زۆڕی بۆ نمونە ئەوەی پەیوەندی بە ژیانی ژنانەوە هەبوو ئەم 2-3 ساڵی ڕابردوو ڕەوتی تەقلیدی پاش کەوتوخوازی ناو کۆمەڵگاکە لە تیپی جیاجیا بوون فشاریان بۆ حکوومەت و پەرلەمان هێنا خەریک و قانونەکە بگۆڕن بەڵام کەنیانگۆڕیوە ڕایانگرتووە و ئێستا ئەبینین پاشگەزبوونەوەیەکی زۆر پاشکەوتوانە بەرامبەر بە مافی ژنان و مافی پێک هاتەکانی دیکەی ناو کۆمەڵگا کە هەتا ناوێرین باسی بکەین پێشکراوە پاشەکشێکی زۆر هەیە
کاکەداد لێرە نییە بەڵام خێرایی تێدەپەڕن جارێ نخبەی سیاسی کۆمەلگا لەسەر ئەساسی گروپی جیاجیای نخبەی سیاسی پێک دێت تقریبان کەس نامێنێ ئەپۆن نخبەی جیاجیا پێک دێت یەکێک لەوان نخبەی سیاسیە سیاست لە دەوڵەتی مۆدەرندا کاری ئەو نخبەیەکە لی دەزانێت و حزبەکان دەبێت ئەوانە بنێرنە پەرلەمان و ئەوانە بێن ناو حکوومەت بۆیان هەیە لە نێو حزبی خۆیاندا جەماوەرێکی فراوانم هەبێت کە من دەڵێم سەرکردایەتی زانا و سەرکردایەتی واقعبین ئەوەیە کە ئەو شتانە تێدەگات شەرت نییە هەموو شتێک بۆ خۆی خوێندبێتی و جێبەجێ بکە بەڵکو حکوومەتەکە لەسەر ئەساسی ئەوەدا دەمەزێنێ کە خەبیر و زانا بێن بڕیاری چاکسازی بدەن کە مثلا نمونەی چی لە ساڵی 1970 ماو لە گوندێکی تەنیشت پکن دەژیا تەنیا دوو ژنی عاشقەی خۆی پەیوەندی بینی ئەو بینی هەموو حزبی شیوعی چین بوون لەگەڵ خوارزایەتی یەک کەسی کە بۆی نەبوو بیبینێ ڕۆژە گوتی وەرم پێم باس کرد ئەو علمە چییە کە خەریکە ئایدۆلۆژیاکەی من مارکسیزم لینیزم پێشەلەکە هەڵی وەشێن هەموو زانکۆکانیان داخست خۆ چیرۆکی چینە دینگ شاوپێنگ ئەو کەسە بوو کە جارێ دەرچووی یەکێک لە زانکۆکانی فەڕەنسایە لەوەی دەخوێن ئەو لیۆ شاوچ لە سەرەتای شۆڕشەوە تا ئەو کاتەی کە ئەم قۆناغە نوێی هێنا لە سیراعدا بوو لەگەڵ ماو بەڵام سیراعێکی زانایانە سیراعی کودەتانە تەنانەت دوو جاریش لە هەموو حەزب دەریان کرد و جارێک کردیانە کرێکاری خۆی ژنەکەی کردیانە کرێکاری کارخانەی تراکتۆرسازی لە یەکێک لە ویلایەتە دوورەکانی چین کە دەبوایە لە ماڵێەوە تاوەکو کارگەی تراکتۆرسازیش وەک کرێکار بە پێیان بچێ لە کاتەکە هەموو کرێکارەکانی تر بە سیارە دەچوون و حەزب کرێکارەکانشی تێگەیان گوتیان ئەم بێناموسە زمان درێژە کە دێتە سەر ئیش خۆی ژنەکەی ئیستیفزازیکەن لێیدەن و ڕۆژێ هەبوو کە لێیان دەدا ئەنی بە شێوەی چینی فەرهەنگی چینی ئیستیفزازیان دەکرد چون کوڕەکەیان کە لە زانکۆی پکن دەیخوێن تاقە یەک کوڕی هەبوو لەگەڵ دوو کچ ئەو چالاکانەی کە دیارە لە شۆڕشی فەرهەنگیان دەکرد چوار دەست و پێگرتیان لە تاقیقی سێمەوە فڕیاندا خوارێ بوو بە کەسەرێک لە ژیانی دینگ شاوپێن کە تاکو مابووش دەبوایە کوڕێکی تاقانەی فەلەج بەخێو بکات بەڵام هەروازی نەهێنا چووکە پێیوا بوو دەبێت گۆڕانکاری لە چین لەسەر بنەمای علمی بکرێت دینگ شاوپێن دیموکرات نەبوو بەڵام دینگ شاوپێن لەگەڵ هەموو گۆڕانکاری مۆدەرنی چیندا بوو ناقص دیموکراسی بۆ ئەوەی نەبوو مەسەلەیەکی دیکەیە مەسەلەی متمانەی سیاسی لە کوردستان بۆ دروست نابێت متمانە دەبێت لەسەر بنەمای یاسا دروست بێت یاسای باش کە هەموو کەس پەیڕەوی بکە حزبەکانیش پەیڕەوی دەکەن و بەرژەوەندی حزبی و شەخسی و سەرکردەکان لەسەر بنەمای دەبێت لە کەناڵی یاساوە حەرەکەت بکات ئەگەر ئەوە دروست ببێت متمانە هەر بۆ خۆی لەڕێی قانونیەوە هەیە بۆ لە هەندێک وڵاتان سەرکردەیەک یان سیاسەت مەدارێک کاتێک کە هەتا ڕئیس وزرا لە نمونەی ئیسرائیل کە لە یاسالادا محکەمەی دەکەن و زیندانیشی دەکەن وانە ئەو متمانەیە لەکوێ دروست دەبێت ئەم متمانەیە بە تەوعیە دروست نابێت متمانە لە دەوڵەتدا بە یاسا دروست دەبێت بە یاسای باشی مۆدرن کە بەردەوام لە گۆڕانکاریدا بێت دکتۆر سنار پرسییر ئەم کشمەکەشە ئەم سێراعەت چۆن کۆتایی دێ ئەم سێراعەت من لە بێئومێدیەوە نییە کە مامۆستام دکتۆر ڕەشاد بتیت بێئومێدی واقعەکە واقعەکە هیچ بەدیلی چارەسەریت ناداتێ بۆ چووکە دام و دەستگای یەکلاکەرەوە لە ژیانی دەوڵەتی ئێمە من هەرێمی کوردستان بە دەوڵەتێکی وەکو تایوان دەشوپێنم وجودی زۆر کەمە ئەنجا ئەو کارگایە کە بەردەوام کاراکتەر و کادری بە توانە کە دەتوانێت گۆڕانکاری دروستکە ئەوانە دێن دەبنە ئەندامی حزب هیچ مشکل نیە دەبنە قیادەی حزب نوێنە هیچ کێشە نیە ئەندامی مەکتەب سیاسیە و ئەندام پەرلەمانە ڕئیسی حزب و ڕئیس وەزرایە زۆریش باشە بە شەرتێک باوەڕی بەو یاسایە هەبێ کە یاسایەکی باشە و دانراوە نەک یاسا هەڵپەسێردرێ بۆ ساڵیانی ساڵ لەبەرەوەی بەرژەوەندی کەسێک حەزبێکیان جهەتێکی تیانێ لەسەر ئەساسی ئەوەیە کە ئەم کێشمێکێشە هەر دەمێنێ جاری وهەیە قسەی یەک کەس
کۆبوونەوەیە کە ساڵێک ئیشی بۆ کراوە هەڵدەوەشێنێ و ئێمە زۆر لەو بابەتە بینیمانە هەمومان تیاژای من زۆری تیاژاوم و لەمە دۆش دەیبینیم کێشەکان کاگرانیان تاریخێکیان هەیە بەڵام کێشەکانی ئێستا لەسەر تاریخی کۆن نییە چونکە ئێمە شاهدی نەوەی دووەمین لەسەرکردایەتی لە سیاست لە کوردستاندا و نەوەی دووەم زۆر پابندی یعنی شەڕ لەسەر ڕابردووەکەی ناکە شەڕ لەسەر ئەو ئیمتیاز و ئەو تەقسیمە دەکات کە ئێستا هەیە کە هیچ یاسایەک نییە حدێکی بۆ دابنێ تەنیا گفتوگۆی سەرمێز و یەکە ڕازیکردن نەبێت و کەس نازانێت ئەم گفتوگۆی چۆن دەکرێت و هیچ مەرجەیەکی قانونی لە کوردستاندا نییە لە پەرلەماندا نییە کە ئاگای لەم گفتوگۆیان نابێت لەگەڵ خۆمان لەگەڵ عێراق حتا لە ڕوانگای ڕەخنەیەوە نەبێت ئیستقرارێک لە بینی لە کوردستان دروست بوو لە دوای 2000 بەولاوە هەتاوەکو 2012 چونکە دوو سەرۆک بارزانی و بەڕێز مامجەلال یەکتریان دەبینی لە کۆبوونەوەکان بەیەکەوە لە ژوورێک دەهاتن دەدە پرارەکانیان دەنووسی بەڵام کەس وە هیچ جهەتێکی قانونی نەبوو تا فێر بێ ئەم ئیستقرارات چۆن دروست بوو ینی سەقامگیریەکە هەبوو بەڵام ئێستا تۆ کە کادرێکی سیاسی علمی هیچ تەجربەیەکرد لەو بوارە نییە چۆن دروستەوە بۆیکەوە بتوانی لەسەری بەردەوام بی چەمکی شۆڕژگەری لەگەڵ چەند لە حقەتدا لە هەموو دنیا چەمکی شۆڕژگەری لەگەڵ دانانی قانون کۆتایی دێت شۆڕژگەرەکان بە خۆیان بگۆڕن پرسیارەوەیە خۆیان دەگۆڕن یان خۆیان ناگۆڕن خۆگۆڕین جل نییە خۆگۆڕین خوێندنە شۆڕژگەران خوێندەوار نین ژمارەیەکی کەم وەکو دۆشاد میلیۆن ڕێیان کەوتە ئەوروپا بەکاری شۆڕژگەری لەوێ لەپەڵەوە بشکێنن ئەوانەی تر کە ڕەفیقەکانی ئەو کە لە شاخ بوون ئێستا پێکەوە دادەنیشن فەرقێکی یەکجا زۆر هەیە لە تەسەوور و لە زانایی و لە ڕوانگە لە بۆ چارەسەری هەموو کێشەکە ڕەفیقی ڕێگای شۆڕششن بە 50 ساڵ ئەگەر زیاتر نەبێت ئەمە حقیقەتێکە ئایا لە کوردستان دوای ڕزگاری کا بیر لەوە کرایەوە کە دەبێت یەک شۆڕژێران پشتیوانی دەوڵەتی قانون یعنی ئێمە ئەگەر شۆڕژگەرێکی گەورە ئەندامی مەکتەبی سیاسیە مەسئولێکی گەورەی عەسکەری بووە تاریخێکی دوور درێژی هەیە لە فیداکاری دەکرێت لە چوارچێوەی سوپای یەکگرتووی کوردستاندا شوێنێکی بڕیاردەری هەبێت ئەمان لە گشتیدا سەرکردەی باشتر دەکات ئەم سوپایە دەکاتە پشتیوانی قانون لە زۆربەی وڵاتاندا کاتێک قانونکاری خۆی دەکات و مەدەنیەت بەرەو پێشەوە چێ کە پشتیوانی هەبێت پشتیوانی چییە؟ سوپایە ئەگەر وڵاتەکە پێشکەوتوبی ڕایگشتی وڵاتە مستەوای علمیە مەسەلەی ناسیۆنالیزم وەختی نییە بە باسی پێ دەرفەتی دیکە هەبێت دوای ئەوەی کە ڕزگاری تەئمین دەبێت بەردەوامی و فودان و گەرمکردنی ناسیۆنالیزم چه مانایەکی هەیە؟ هیچ مانایەکی نییە چونکە ناسیۆنالیزم تا ئەو کاتە قیمەتی هەیە کە من ڕزگاری بەدەستێنم کەم وڵاتەکەم بەڕێوە دەبم پاشی ئەوە دەبتە غەدر دەبتە چاوسورکردنەوە دەبتە کەرستە بەدەستی ئیتیجاهاتی تۆتالیتاری دەبتە کەرستە و مادەی دیعایی بەدەستی پۆپۆلیزم کە دەستگایەکی تۆتالیتار پشتیوانی دەکات و سەرنجام دەبتە چاوسورکردنەوە لە ئەگەر نەتوانین لە دەرەوە چاوسورکەوە لە ناوە چاوسورکە بینیتانە لە هەرێمی کوردستان چاو لە تورکمان سوور دەکەتەوە لە مەسیحی سوور دەکەتەوە لە ئاسووری سوور دەکەتەوە لە ژن سوور دەکەتەوە لە ئێزیدی دەکرێت لە ڕاستە پێکاتەکان مافیان لە چاو وڵاتانێکی یەکجا زۆرە بەڵام کەم و کوڕیمان لەو بوارەدا هەیە ئەوانەی لە ناوکارن دەزانن چۆن چونکە ئەم فودانی هەیکەلی ناسیۆنالیزمەکە زیاد لە حەدرۆیش خەڵکی دیکە هەیە لە میلەتی تۆ نییە باشە ئەوان و یەکێک لە چیرۆکە دەردناکەکانی هەموو وڵاتانی کە کێشیان هەبووە ئەوەیە کاتەکە ئیتیجاهی تۆتالیتاری دروست دەبێت چیرۆکێک لە ناوەی وڵات بە خۆی دروست دەکات دوژمنێک لە ناوەی وڵات دادەتاشێت ئەگەر نەبوو لە دەرەوە دادەتاشێت تورکیا دێوەزمەکەی کوردە فاشیزم دێوەزمەکەی یەهودی بوو و ئێمەش ئەگە وریانە بین دێوەزمەیەکی دروست دەکەین لە ناوخۆمان یان شیعارێک یان هەدەفێک لە هەدەفەکانی میلی کە لە حەقەتدا بەدی هاتووە ئەوە قانونێکە دەبێت پێشی خا
حتا سەربەخۆی ئێمە بە شۆڕژگەری ناکە لە مەوضوع ئایا ڕفراندۆم کارێکی شۆڕژگەران نەبوو نەخێت کارێکی قانونی بوو کارێکی مەدەنی بوو ئەگەر دەستورمان هەبێ ئەگەر لە کوردستاندا یاسازانەکانی ئێمە لەگەڵ عێراق لە کریدۆری قانونیدا لە بەرژەوەندی نیشتیمانی ڕێگەیان پێ بدرێت ئەتوانێت بەم شێوەیە سواری سەری ئێمە بێ زۆرانبازیەکە داخلی قۆناغێکی تر دەبێت کەواتە ئێمە قەت لە نەتیجەی شۆڕشی چەکداری ناتوانین لە عێراق جابینەوە ئەتوانین لە بارودۆخی نێودەوڵەتی لە خەراعەتپێنانی میلەتی عێراق لە گفتوگۆی نێوان سەرکردەکانمان لەگە عێراق لەوانەیە دەرفەتێک دروست بێت ڕێگای دیکەمانیەوە یەکێک لەو ئەرکانەیە کە دەبێت کە من لە کتێبەکەدا باسم کردووە دەبێت ئیشی لەسەر بکرێت تێدەپەڕمەوە بۆیەوە کاک دکتۆر بارزان مەسەلەی باسی شەرعەتی شۆڕژگەری دکتۆریش ئاماژەی پێدا کاتێک شەرعەتی شۆڕژگەری بەردەوام بێ ئەو بێئومیدیە دروست دەکات کە تۆ زۆر لەوانە ئیشارەیان کرد شەرعەتی شۆڕژگەری لە کاتێک قانون هەیە کە بەکار بێت یعنی غەدر یعنی ملهوڕی یعنی شتێکم دەوێت دەمەوێ و نادەمێ ئەمە گەیاندی ئەو تەقسیمەی کە ئێستا لە وڵاتی ئێمە لە ڕووی ئیداری هەیە و لە ڕووی مالیشەوە چونکە قانون نییە وڵاتێکی دۆڵەمەندی سەرۆتمەند پارە هەیە و نازانین لەکوێیە وانە بازاری کوردستان بازارێکی احتکاری نزیک لە مطلقە یعنی یەک طرف بازار پڕ دەکات لە کاڵا لە هەموو شتەکان لە مۆڵەوە بگرێت تا دەگات ئەو زۆریش جوانە زۆریش پێشکەوتووە هەموو ئەوانەی دیکەش خەڵک وەرن بکڕن ئێپارە نیە کەواتە دادەوەستن وانە کە داوەستا بە شێوازی تایبەتی خۆی دادەڕبێ ئەو ئیشی ئابووری زانەکان نمونەیەکتر من دیومە لە بازار لەوانە ئێوە بینتە دەچێت مۆڵ لە مۆڵ معاش دۆگرێتە بە دۆلارێکی زەردی ئەدەیێت ڕێوەری ناگرن شینەکان باشە شینەکان چێ دەیدا و زەردەکان چێ دەیدا وانە باشە کە وەری نەگرت یعنی ئەوەندەی کە توانای کڕینیشە بوو ئەوەندەش نامێنێت ئەنجامەکەی چییە؟ ئەنجامەکەی ئەو بازارە وەکو دۆلارەکان زەرد دەبێ و دەڕزێت یعنی دادەڕێت ئەمە پێی دەگوترێت تەنگچەڵبەی گەورەی اقتصادی ئیجتیماعی باسی ئەوم کە شۆڕژێرە بە چۆن خۆی بگەڕێت من شۆڕژێر بوومە نەخوێنی ناگۆڕێت تەواو بڕایەوە ئەوە کاک دڵشاد لێرە ئەوە دکتۆر ڕەشادیش لێرە با زیاتر شاید نێم و شۆڕژێر زۆر لێرە ئەو دوانە خوێندەواری تۆپ شۆڕژگەری زۆر نازداری فیداکار هەبووە کە لە چیادا ئێوەمانان دەستمان لە دوو نەدەکردن ئەگەر نەیخوێندە بێ و خۆی ماندوو نەکرد بێ ئێستا بەس دەبێت ڕێزی بگری بە تەرکیبی دەکەنات ئەگە بیکەی وەزیر ئەگە بیکەی بە جێگەری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و هەزار ئەی دیکە لە بەغدا لێرە ئەم وەزعە خراپە دروست دەبێت کە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستاندا هەیە ڕۆلی ژنانیش دیاردەیەکە یان بەشێکە لەو دیاردەی پاشکەوتن کە لە نەتیجەی نەبوونی یاسای حەقیقیدا دروست دەبێت کاتێک لە دەوڵەتی مۆدێرندا یاساکان یاسای حەقیقی یەکێک لەوانە بەرابەریە و ئازادیە ئازادی معنایەک و دوو معنای نییە یەک معنایە مرۆڤەکان هەموو بەرابەرن کە هەموو بەرابەر بوون دەبێت لە خوێندن و لە کارکردنیشدا بەرامبەر بن و ژنان دەبێت حیمایە بکرن کاتێک لە وڵاتی ئێمەدا ئەمە لە قانوندا هەندێکی هەمووی نا قبول کراوە لە ممارەسەدا چۆن تەعامل لەگەڵ پارە و مۆدیلەکانی دیکەی اقتصادی گەندەڵی دەکرێت بە هەمان شێوە زەخت لە ئافرەتانی دەکرێت بۆیە تا ئافرەتی بە توانایی خۆی نەک بە جوانی خۆی بە زانایی خۆی نەک بە کەسوکاری خۆی ئافرەتێک ئەو پەڕی ئازادی هەبێ وەک من و کوڕی من ئازادیمان هەیە و هیچ کەسێ محاسبەی نەکات تا مەجبور نەبێ لەشی خۆی بەکاربێنێەوەی کە شوێنی خۆی بکاتەوە بژبورن بەزەوە واقعەکە کە هەمومان دەزانین کاتێک ئەوە هەبوو ئەو کاتەیە کە ئافرەتی بەتوانای ڕابەر بەهێز دێنە مەیدان دەبنە سەرۆکی حیزبانیش دەبنە سەرۆکی وڵاتیش
تا ئەو پرۆسەیە لە ڕووی بە قانون و بە مەدەنیەت نەبێت هیچ کاتێک تۆ نابینی حاڵی ئافرەت لەوەی ئێستا خراپتر بێت. گەورەترین غەدر ئەوەیە ئێستا کۆتا درراوە بە ئافرەتە، وای لێ هاتووە ئافرەت بگەڕێ من کچی فڵانیمە، من جوانم، من ناشیرنم، جێ خۆم دەکەمەوە لە لیستدا دەبماندان پەرلەمان دەبمەوە زیر دێمە دیوتە نەبتەی هانەوە دوای لە ڤیدیۆکە ئەوەندە قسەی من ئەگەر جەماعەت پێیان باش دەیبڕێ دیتە جلوبەرگی کارمەندانی پلەی باڵای ئافرەتانی ئێمە لە حکوومەت و لە حیزبدا ئەوە جلوبەرگی کارە، ئەوە یەکێک لە دیاردەکانی ئەوەیە کە ئافرەت لە وڵاتی ئێمەدا ئازادی ڕاستەقینەیان نیە، کە ئازادی ڕاستەقینەیان هەبوو وەکو هەموو ئەو ڕئیس وزرا وەزیرانێک کە دێنە ئێراوانی ئافرەت جلی خۆی کار لەبەر دەکات دەست دەرەوە من ئەوەم کە هەموو دەبێت قبولیش هیچ پێویستی بەوە نییە کە من بە شێوەی دیکە سەرنج ڕابکشم تا شوێنی خۆم بکەمەوە. ئەو گەورەترین غەدرە، ئەو بە کۆی لەکردنە، بە کۆی لەکردن هەر ئەوە نیە کە لە زمانی کۆیداری بێت، بە کۆی لەکردن ئەوەیە کە لە زمانی قانونی خراپشدا ڕوو دەدات. هیوادارم کەلیماتی بریندارکەرم بەکار نێن بمبرن، بەس حەقیقەتەکە ئەوەیە. دکتۆر نادەر یەک جانبی بچووکی ئەچەند پرسیارەکە بۆ دکتۆر عومەر بوو، بەڵام هەبوونی دیموکراسی شەرتی قسەکەت ڕاتە شەرتی سەرەکی نییە، دیموکراسیش پلەی جیاجای هەیە بۆ ئەوەی وڵاتێک گەشەکردن دەست بکات. ئێمە هەموو ئەو قسانەمان سەوەی کە گەشەکردن لە وڵاتەکە دەست پێ دەکایان نا گەشەکردن لە هەموو بوارێک، گەشەکردن بەو قانونی باش، بە خوێندنی پەروەردەی باش، بە ئاسی زانکۆی بەرز و بە ئیحترامگرتنی عەلم. ئەڵێن دەبێ شەرتی یەکەم و ئەخیر عەلم بێ، لە پێناوی ئینسان بێ، لە پێناوی شتی تردا نەبێ. ئێستا زانکۆکانی ئێمە لە هەزار شوێن ناوەڕۆکی عیلمەکە ناوەڕۆکی بەتاڵ دەکەن سیدۆ ساینس، عەلمی مزەیف، عەلم نیە ناوی عەلمە، هەزار چیرۆک و ئەگەر و نەگەری تێدەخەن بۆیە ئەو کوڕە فەقیرانەی کە دکتۆر ئەمین دەڵێ کە دەردەچن عیلمەکەیان پێ نییە، حەقیان هەیە کار بکەن بەڵام زانانی بۆیە تو ئەم هەموو دەرچۆت هەیە زەختی زانایان نابینی لە وڵاتەکەدا. شەرت نییە ئێمە هەمیشە بیر لەو بکەینە وڵاتەکە تەسلیمی دیکتاتۆرێکی عادل بکەین. ئەمە چیرۆکێکە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە، هیچ ڕاست نییە. تاکە یەک تەجروبە هەیە لە سنگاپۆر، ئەمیش لیکوانیو دەرچووی کامبریج، قانونیەکی دەرەجە یەک لە بارودۆخێکی دیاریکراودا دەرگای بۆ گەشە سەندنی هەموو بارەکان دەکردەوە، زۆر بە نەرمیش لەسەرەوە تەعەدودی سیاسی ماوەیەک تعتیل کرد، بەڵام دوای هەر خۆی دەرگایەکەی کردەوە. شەرت نییە ئەوە لە بۆ هەموو ژەیەک ڕاست بێ بە هیچ شێوەیە. دکتۆر ساماڵ و جەنابی دکتۆر ڕەشاد لە دوای یەک قسەیان کرد، من لە دکتۆر ڕەشادەوە دەست پێ دەکەم. یەک مەوضوعشی کرد، پێوەەر چییە بۆ ئەوەی کە وڵاتێک بتوانێت ئیسلاحات دەست پێ بکە و ببێ بە کۆمەلگایەکی مەدەنی و لەوێدا باسی عەدالەت و ئینساف و واقعبینی ئەم سێ زۆر گرنگن لە ڕوانگای هەر سەرکردەیەک لە بۆ بەڕێوەبردننی دەوڵەتدا شکڵ ئەگرێت، دروست دەبێت. ئەو کاتەیە کە ئەگەر پێشکەوتن نەبێ ئەتو ناتوانانی هیچێک لەوانە بەدەستبێنی. ئێمە فێری شتێک بووین ئەوەیە کە حەزب یان سەرکردەکان ئەتوان بە نەسیحەت خەڵک فێر بکەن بۆی بەهاکانیان بگۆڕن، ئەخلاقیان بگۆڕن، دیتمان نابێت لە بەکردەوەدا نابێت. بۆیە ئەوەی کە دکتۆر ساماڵیش ئاماژەیەکی پێکرد، ئەمە تەنیا لە یەکرە دەکرێت، ژەوەیە کە زانکۆکانی کوردستان لەگەڵ پەروەردەی کوردستان ئێعتیباری دەرەجە یەکەمی خۆیان پێ بدرێت، وە دەبێت بڕیاری سیاسی هەبێ ئەو کارە بکات، وە دەبێت حکوومەت لە بەشێکی گرنگی حکوومەتن لە پشتیان بن ئەو پرۆسەیە دەست پێ بکە، گۆڕانکاری دەبتە کارێکی ئاسان. دەست پێ نەکا دەبێت ئەو چیرۆکە هەمیشە دووبارەکەینەوە.
زۆر سپاسان دەکەم زۆرمان دەکەم بەڵام زۆر سپاس بە هەردوولا